لێرەوە حەق و ناحەق لێکجیا دەبنەوە. لاپەڕا 65 ئەوانەی کە لە بزوتنی مێژوودا باوەڕیان بە جەبری مێژووە هەموو مێژوویان وەک نمونە ڕەچاو نەکردووە کە یاسای بزوتنی مێژووی لێوە دەست بێنن، بەڵکو چەند قۆناغ و زنجیرەیەکی تایبەتیان هەڵبژاردووە تا ئەوەی نیازیانە و پێیان خۆشە بیسەلمێن و بەڕاستی دانێن. و لەسەر هەمان بناغە قۆناغەکانی دیکەی لەبەرچاو ناگرن و ئاشکراشە کە هیچ کەس ناتوانێت با بشێوێت لە هەموو کون و قوشبنی مێژوو ئەو بارودۆخانەی مێژوو هەڵدەسوڕێنن شارەزا ببێت، چونکە مێژوو پاشینەیەکی درێژی هەیە و زۆری درۆ و هەڵبەسترا و زیادە ڕەویە. بۆ نمونە ئێمە لەم سەردەمەدا لە میسر مێژووی بنەماڵەی محەممەد عەلی پاشامان بە دوو جۆر خوێندەوە، جارێک لە کاتی فاڕوق پاشادا بە جۆرێک و جارێکی دیکە دوای شۆڕشی میسر و بە جۆرێکی دیکە. لەگەڵ ئەوەشدا کە ئەو مەسەلە مەسەلەیەکی هاوچەرخە دژایەتیانی تێدا دەبینین و بۆمان دەرکەوت چۆن بەهۆی گۆڕانی بارودۆخی سیاسیەوە گۆڕا. جاکەوا بوو دەبێ چۆن لە ڕووداوەکانی 5,000 ساڵ لەمە و پێش بڕوانین کە مێژوونووسان تیایاندا لەسەر یەک قسە پێک نەهاتوون و ڕای جیاجیایان هەیە و بەهۆی دژایەتی و جۆر بەجۆری سەرچاوەکانی دەستمان و هەموو بناوەکانی ڕاناگات و ناتوانین ڕووداوەکانی یەکلا بکەینەوە و بەبێ دوودڵی کۆیان بکەینەوە بە شێوەیەک کە فەیلسوفێک بتوانێت لەو ڕووداوانە بیردۆزێکی جەزمی و یاسایەکی گشتی و هەمەلایانە وەدەست بێنێ. ئەو کەسەی بڵێت توانای ئەوەم هەیە بە هەڵەدا چووە و دەبێ بە کابرایەکی زۆر سادەی بزانین. ئەگەر بە شێوەیەکی زانستی و ورد و بێلایەنانە لەو جۆرە مەسەلانە وردبینەوە و بۆمان دەردەکەوێت کە بێزگە لە شیان احتیمال وەلایەنگری بیردۆزێک شتێکی دیکەیان لێ هەڵناکرێنرێت. لە ڕاستیدا هەموو یاساکانی ئامار القوانین الئحصائیە چەند یاسایەکی احتیمالین کە ناتوانن هیچیان بگەنە پلەی بێگومانی و هەمەلایەنی، لەبەر ئەوەیە کە دروشمی جەبری مێژوو حتمیەتی ناکۆچی چینایەتی دوو دروشمی نازانستین. لە مرۆڤدا تۆبزویی و جەبر و حتمیەت هیچ چەمکێکی نییە، چونکە خۆ مرۆڤ تۆپەکانی بلیارد نییە کە بە یاسای مادی پێشکەوتنی لەبارەوە بکرێت. چاکترین نمونە بۆ چەوتی حتمیەت لە چینەکاندا چەند بەڵگەیەکن لە شوێنی جیاجیادا دیتی و مانوو دەیان بینین. تۆڵستۆی کە دەرەبەجی کوڕی دەرەبەک بوو بیرێکی پرۆلیتاریانەی هەیە و زەویەکانی خۆی بەسەر جوتیاراندا دابەش دەکات. لێرەدا حتمیەت بۆ کوێ چوو؟ بۆچی تۆڵستۆی بە گوێرەی چینی خۆی بۆ نمونە وەک گرۆپتکین ڕەفتار ناکات، بەڵکو کارل مارکس خۆیشی کوڕی چینی بۆرژوا بوو، دوای بۆرژوازیەتیش نەکەوت، بەڵکو لە دژی ڕاوەستا. هۆی هەموو ئەمانە عەقڵە کە بە بارودۆخی خۆی قایل نابێت و شۆڕشی بەسەردا دەکات. لەلایەکی دیکەوە زۆر نمونە لە جوتیاران و کرێکاران دەبینین کە ڕێگایەکی دژی بەرژەوەندی چینی خۆیان گرتۆتە بەر، وەک ئەو جوتیارەی گوێ ناداتە دەردە کشت و کاڵیەکان لە کێڵگەیەکی هاوبەشدا، یان ئەو کرێکارەی کە لە بەشی گشتیدا کار دەکات و پاراستن و ئاگاداری ئامێرەکانی کارکردن پشتگوێ دەخات. لێرەدا هەست بە لێپرسینەوەکردن و هەست بە لێپرسینەوە نەکردن ناتوانن وەک لێکدانەوێکی زانستی ئەو هۆیە ڕوون بکەنەوە، بەڵکو هەستکردن و هەست نەکردن بە لێپرسینەوە یەکسەر بابەتەکە دەبناوانێ دەکەنەوە و بیردۆزەی مادی ئاوەژوو دەکەنەوە، چونکە عەقڵ و بیر هەرگیز بارودۆخی مادی بەسەریدا زاڵ نابێت مەگەر لە کاتی سڕبوونی عەقڵ و هەڵبژاردنی لایەنی سلبی و هەستنەکردن بە لێپرسینەوە و تێنەگەیشتندا. بەڵام ئەگەر هەستی بە لێپرسینەوە کرد و تێگەیشت و هۆشیاری هەبوو لە بەرامبەر بارودۆخی مادیدا هەڵوێستێکی ئیجابیانەی هەبوو، ئەوە بەسەر ئەو بارودۆخەدا زاڵ دەبێت و دەشێ گۆڕیت. جا ئەو مەبەستە بنەڕەتیە بناغەی بیری ماتریالیستی وەلەرزە دەخات، چونکە ئیرادەی مرۆڤ بەپێی خواستی سروشتیوی دەبێ بەسەر مادەدا زاڵ بێت و بەڕێی ڕازدا دەری کات،
لە کاتی پێویستدا بیگۆڕێت نەک ئیرادا کۆیلەی مادە بێت. بەڕاستی تەنها کاتێک حتمیەتی مادی و بنەڕەتی بوونی مادە کە بیرمەندانی مادی فەلسەفەی خۆیان لەسەر بنیاتناوە و ڕاست دەگەڕێت کە مرۆڤ لە مافی سروشتی خۆی کە بریتیە لە هەڵبژارن و ئازادی چاوپۆشی بکات و خۆی بداتە دەستی ترس و دەستەوەستانی. ئەگەر مرۆڤ پەنابەرێتە بەرژیری و هۆش و جڵەوی ئیش و کارانی بداتە دەستگومانی تێدانیە کە ژیری و هۆش ڕێبەرایەتی دەکەن. بەڵام ئەگەر ئەوان وەلانێ و گوێ نەداتە ڕێنماییەکان لەو بارەدا مرۆڤ لە چوارپێیەک زیاتر نییە و لەش و ئارەزوەکانی لەش دەبنە ڕێبەری و فەرمانڕەوایی بەسەردا دەکەن. بەڵام دەبێ بپرسین ئایا هەمیشە ئارەزوو بەسەر کردار و ڕەفتاری مرۆڤدا زاڵە؟ بێگومان نەخێر، مەگەر لە نێو گیاندارانی بێعەقڵ و هۆش و بیردۆزێکی ڕووکەش و سەرەتایی وەک بیردۆزەی فرۆید کە کاتی بەسەر چووە. بەڕاستی ڕێکەوت نییە فرۆید کە مرۆڤی با کەڕ و کوێر داناوە و مارکس کە مێژووی با کەڕ و کوێر داناوە. هەردووچیان جوولەکە بن کە بە هەردووچیان دوو بیردۆزەی سەرەوبنیان بۆ مرۆڤایەتی دروست کرد. لە جیاتی دەستگرتن و ڕێ پیشاندان پتریان بەرە و سەر لێ شێواوی و ڕێ لێک تێکچوون برد. یەکیان مرۆڤ تەنها لە ئارەزووی جنسیدا کورت هەڵدێنێ و ئەوی دیکە مێژوو دەخاتە نێو قاپڵێکی هۆی ئابووریەوە. ئەگەر ئێمە بەڕاستی یاسایەکی گشتیمان بووێ کە بتوانێت لەو هەموو سەر لێ شێواویانەمان ڕزگار بکات، دەبێ هیچ لەوە دوودڵ نەبین کە تەنها یەک ئایدۆلۆژی ژیان بەخشی هەمیشەییمان لە پێشە. ئاین بەواتای ڕاست و دروستی وشەکەی کە توانیویەتی ڕەسەنایەتی هەمەلایەنەی خۆی لا لێکدانەوەی مەسەلەی مرۆڤدا لە هەموو بارێکەوە وەک تاک و نەتەوە و مێژوو بسەلمێنێ و لە پانایی مێژوودا نیشانی بدات کە مرۆڤ تێکەڵاوێکە لە لەش و ئارەزوو هەست و ژیری و تەنها لەش و مادە نییە. بوون لەو یاسا گشتیەدا بە قۆناغێکی پلە پلەکراودا تێدەپەڕێت کە لە زەوی و گڵ دەست پێ دەکات و پاش بڕینی چەند قۆناغێک دەگاتە بوونی مرۆڤ. هەمومان دەزانین کە ڕووەک دەسەڵاتێکی فسیۆلۆجی بەسەر خاکدا هەیە و سوود لە پێکاتوەکانی وەردەگرێت. دەیانگۆڕێ بۆ مادەی نوێ، ئاژەڵیش ڕووەک دەخوات و کەڵکی لێوەردەگرێت. مرۆڤ کە باڵاترین زیندەوەرە دەسەڵاتی بەسەر هەموویاندا هەیە و بۆ وەدەستکەوتنی وزە لە گیا و گۆشت سوودوەردەگرێت. گیانەوەری چێوی ڕاو دەکات و سواری وڵاق دەبێت و فیل لێ دەخوڕێت. هەروە ئەگەر بینە سەر مرۆڤ و لی بکۆڵینەوە دەبینین کە مرۆڤ سەرباری لەش ئارەزوو سۆز و بیر و ژیریشی هەیە کە ڕێبەرایەتی دەکات و ئەگەر پتر وردبینەوە دەبینین کە لەو پیا هەڵاو ڕۆیشتنەی بووندا کە یەکەم قۆناغی مادەی ڕق و تەق و خاک بوو. قۆناغێکی باڵاتری شەیە کە پێی دەڵێن گیان کە لە پێش ئێمەدا هەبووە و فەرمانڕەوای لەشە و ئەگەر هەندێک جار پێچەوانەی ئەو ڕاستیە ببینین دەبێ بزانین بەهۆی مرۆڤەوەیە کە خۆی لایەنی ئاژەڵانەی هەڵبژاردووە. مرۆڤێکی وە کە ورگ و ئارەزووی باسەریدا زاڵن ناتوانێت ببێتە نمونەیەک بۆ بزوتنی مێژوو، هەرچەندە زۆربەی خەڵکیش ئاوا بن. ئێمە دەبێ بە شێوەیەکی ڕاست و دروست لە گیان بگەین، نەک بە شێوەیەکی وشک و دوور لە واتای ڕاستەقینەی. دەبێت گیان بە واتای سووربوون لەسەر ڕاستی و ئیرادە و حەقوازی و مردن لە پێناویدا تێبگەین. جا ئەو بەناو مسلمانەی تلیاک دەکێشێ و هەر خەریکی پڕکردنی ورگ و گیرفان و ئارزوو بازیە و هیچ هەستی نیشتیمان دۆستی و حەقوازی و فریاکەوتنی زۆر لێکراوانی نییە، ناتوانین پێی بڵێن فڕی بەسەر ناسینی گیانەوە هەیە یان تۆسقاڵێکی لە گیانی بەرز و ڕاستەقینە هەیە. بابایەکی وە بە هیچ زۆرێک مسلمان نییە، بەڵکو ئاژەڵێکە حتمیەتە مادیەکان باڵیان بەسەردا کێشاوە ئەگەر هەزار مەندیلیشی لەسەر بێت. بەڵام ئەو تێکۆشەرە ڤێتنامیەی لە پێناوی کێشەی دا و حەق و ناموسدا دەمرێت. ئەو تێکۆشەرە باریکەلە لاوازە هەژارە کە نەخۆشی کەم خوێنی هەیە و مادیەتی زەبەلاحی ئەمریکا دەبەزێنێت، ئەوە لەلای ئێمە نمونەی ئەو گیانە بەرزەیە مادە دەبەزێنێ و ملی پێکەج دەکات.
ئەو سۆفیە موسڵمانش کە زۆر بە قوڵی و فراوانی لە مەسەلەکە دەگات پێت دەڵێت گومان لە بوونی خودا نییە. مرۆڤ بێ ئەوەی بەخۆی بزانێت خۆشی بێ و ترشی بێ کڕنوش بۆ خوا دەبات کە دەبێتە ئەوینداری جوانی ئەو کڕنوش بۆ خوا دەبات چونکە خوا جوانیە و ئەگەر حەقی خۆشویست خوا حەقە و ئەگەر دادپەروەری خۆشویست خوا دادپەروەریە. ئەوانە هەموو ناوی خوان و جیهان هەمووی وەک ئاوێنە ئاوی تێڕا دیارە. ڕوو لە هەر شوێنێک بکات خوا لەوەیە و هەموو چاکەی مرۆڤی ئایندار ئەوەیە کە بەخۆشی خۆی خوا دەپەرستێت بەهۆش و تێگەیشتن و زانینەوە نەک کوێرانە. بەڵام هەموو حەقپەرستێکیش بیەوێ و نێوێ خوا پەرستە. تێکۆشەری ڤێتنامی لە بن ئاڵایەکی چەوتدا خوا دەپەرستێت و هەڕەمەکە لە مێشتیدا سەرە و بنە. هەروەها موسڵمانی ترسنۆکی دەست و پێسپی و تەمەڵ کافرە بە ئاڵای ڕاستی باوەڕیش بەرز بکاتەوە و لە کنەوی هەڕەمەکە لە ڕەفتاردا سەرە و بنە. سوقڕاتیش لە زووەوە گوتوویەتی خۆت بناسە و سوقڕات ئەو ئامانجەی بە بەرزترین شتداناوە کە فەیلسوفێک خەونی پێوە دەبینێت چونکە بۆی دەرکەوتووە کە ئەوە ئامانجێکی گران و دوورە و فەیلسوفێکی بیرتیژ و خاوەن بەهرە نەبێ نایگاتێ. چەند زۆرن ئەوانەی شەڕ دەکەن و دەکوژرێن بێ ئەوەی یەکیان بزانێت ئامانجی چییە و سەر بەچییە. چەند زۆرن ئەوانەی بۆ تاڵان و ئامانجی مادی چوونەتە شەڕی واشیان زانیوە لە پێناوی دادپەروەری و ڕاستیدا کوژراون. چەند زۆرن ئەوانش کە لە پێناوی ڕاستیدا شەڕ دەکەن و دەکوژرێن واش دەزانن لە بن ئاڵای بیرێکی مادی مەسقۆفدا شەڕ دەکەن. لێرەدا پێویستە ئاماژە بۆ ڕاستیەک بکەین. ماتریالیزمی دیالەکتیک دەڵێ مادە لە پێش عەقڵ و بیرەوە دێت. لە پێشدا مادە هەبووە، لە دواییدا بە گوێرەی بارودۆخی حەتمی مادە گۆڕا و لە ژیانی ڕوەچیەوە بۆ ژیانی ئاژەڵی و ئینجا ژیانی مرۆڤانە پێگەیشت و لە ژیانی مرۆڤدا عەقڵ پەیدا بوو. لە عەقڵیشەوە هونەر، زانست و ئاین هاتنەکایەوە. بە کورتی بوون و وجود لە مادەوە دەستی پێکرد و بە ژیری دوایی هات. بەڵام ئێمەش مافی ئەوەمان هەیە لێیان بپرسین باشە ئەدی مادە خۆی لەکوێ ڕاهات؟ مادە بە هەر وێنەیەکی ئەندازەیی کە بهێنرێتە بەرچاو و بە هەموو گەردیلە و ڕێک و پێک و دروستکراوەکانیەوە ئەوە نیشان دەدات کە لە نەخشە و ڕێخستنی عەقڵێکی گەورەوە هاتووە کە لە پێش مادەدا هەبووە. چونکە ئەو دروستبوونەی مادە بەبێ هیچ دوودڵیەک پێویستی بە عەقڵێکی گشتی هەیە کە لە پێش دروستبوون و پەیدابوونی ئەودا هەبووە. سەرەڕای ئەوە چێ یاسا دیالێکتێکتەکانی مادەی هێناوەتە کایەوە؟ مەگەر هەموو یاسایەک پێویستی بە یاسادانەرێک نییە؟ خۆ ئەگەر دان بە یاسای هۆکاریش دانەنێن ئەوە بناغەی هەموو زانستێک دەڕوخێت. وەڵامی باو سواوی ماتریلیستەکان لەو بوارەدا ئەوەیە کە دەڵێن ئێوە دەتانەوێت بەهێنانە گۆڕی ئەو قسەیە بمان بەنا جیهانی نادیار عالم الغەیب. ئێمەش لێیان دەپرسین ئەدی ڕاوبۆچوونی ئێوە لەبارەی پەیدابوونی بوون وجود خۆی باوەڕ بە نادیار و جۆرە قسەکردنێک لەبارەی نادیارەوە نییە. کام فەیلسوفی مادی لە سەرەتای پەیدابوونی بوون وجوددا هەبووە و بە چاوی خۆی ئەو پەیدابوونەی دیوە؟ بێگومان هیچیان. جا ئەوانە کە دەڵێن لە سەرەتاوە تەنها مادە هەبووە یان چەند چیرۆکێکی دیکە کە لەم بوارەدا دەیان جێڕنەوە هەموویان قسە لە غەیب کردنن. ئەوەش لەلایەن ئەو کەسانەوە کە ئێمە بەوە تاوانبار دەکەن کە باوەڕمان بە غەیب هەیە. مادە چییە؟ لاپەڕا 78. ماتریالیزمی دیالەکتیک چۆن لە مادە دەگات و مادە لە تێڕوانینی ئەودا چییە؟ بێگومان مادیەکان مەبەستیان لە وشەی مادە ئاسن و مس و هەتا دوایی نییە، بەڵکو مەبەستیان کاکڵ جەوهەری مادە و شتێکە کە لە چوارچێوەی هەست و هۆش و زاتی مرۆڤ بەدەرە. ئەوەی ئێمە دەیبینین
ئەوە بیچمی ئەو کاکڵە مادیە و واتای ئەم قسەش ئەوەیە کە مادە هەربوو ئەزەلیە و زاتی مرۆڤ شتێکی پەیدابوو حادثە بەڵام ئەوە تێڕوانینێکی بێبەڵگە و پێچەوانەی هەست و هۆشی ئێمەیە چونکە ئێمە دەبینین هەستکردنی ئێمە بە ذاتی خۆمان هەستێکی بنەڕەتی و دەرونی هەمیشەیە بەڵام ئەو جیهانە مادیەی تێیدا دەژین لە چەند شتێک پێکاتووە کە هەمیشە لە گۆڕاندان ئەوە شواتای ئەوەیە کە ذاتی مرۆڤ شتێکی بنەڕەتی و ڕەسەنە کاکڵێکی خوایە و لەشی مرۆڤ و جیهانی مادی دەوروبەرمان دیاردەیەکی پەیدابوون سەرڕای ئەوەش ئەو بیردۆزەی مارکسیستی لەبارەی کاکڵی مادەوە بیردۆزێکی عەقڵی ڕوتە چونکە مادە بە شتێکی ڕوت و جیا لە هەموو جۆرە ڕواڵەتێک دیمەنێک دادەنێت ئەو باوەڕەش لەلایەن کەسانێکەوەیە کە هەموو کاتێک ڕایان گەیاندووە کە ئەوان باوەڕیان بە بیردۆزەی عەقڵی ڕوت و قوت نییە و تەنها باوەڕیان بە هەست و تاقیکردنەوە هەیە جا ئەگەر تەماشای زۆربەی ئەو کڵێشانەیان بکەین کە بە پەردەی زانست دایان پۆشیون و ڕازاندویانەوە و پێمان دەڵێن زانستە ئەوان دەزانین کە فڕیان بەسەر زانستەوە نییە وەکو جیهان بەپێی بزوتنی مادە دەگۆڕێت و پێویستی بە هیچ ئاوەزێکی سەرانسەری کولی نییە ستالین ماتریالیزمی دیالەکتیک جیهان وەک تابلۆیەکی ڕوونکردنەوە لەو حەتولبیانیەیە کە پێشانمان دەدات مادە چۆن دەجوولێتەوە و چۆن بیر دەکاتەوە ئاوەزی مرۆڤ شێوەی ژیانی دروست ناکات بەڵکو شێوەی ژیانی مرۆڤ عەقڵ و ئاوەزی دروست دەکات کارل مارکس مساهمة في نقد الاقتصاد السياسي ياسا و ڕەوشت و ئاین فێڵێکی بۆرژوازیانەیە کە بۆرژوازایەتی لە پێناوی سوودەکانی خۆیدا خۆیان لە بن حەشار دەدات مانیفێستی حیزبی کۆمۆنیست ئێمە باوەڕمان بەخوا نییە و چاک دەزانین کە سەرۆکانی کڵێسا و دەرەبەک و بۆرژواکان بۆ ئەوەی بمان چەوسێننەوە بە ناوی خواوە دەمان دوێنن هەموو ئەو ڕستە دروشماویانە لە دواشیکردنەوەدا چەند ڕستەیەکی نازانستین ئێمە لە پێشدا دیتمان کە ئاوەز و ئیرادە دروستکەری بارودۆخ و چۆنیەتی ژیانی مادین نەک مادە دروستکەری ئەوانە مەگەر کاتێک مرۆڤ خۆی بیەوێت ئاژەڵانە و دەست لە سەردەست بژێت و ئیرادەی خۆی نەخاتە کار هەروەها دیتمان کە قسەکردن لەبارەی هەربووی و بێسەرەتایی و لە پێشدابوونی مادەوە قسەکردنە لەبارەی بەرپێوار غەیب و تفەنگ بە تاریچیەوە نانە لەلایەن کەسانێکەوە کە دەڵێن باوەڕمان بە غەیب نییە و هەروەها قسەکانی دیکە کە ڕێبەرانی ماتریالیزم و مارکسیزم و وەک ئاەتان بۆ لایەنگرانی خۆیان دێننەوە بێ سێود و بەڕاستیان دەزانن بێ ئەوەی پشت بە هیچ زانستێک ببەستن جا ئەوان کە دەڵێن زانست ناتوانێت بوونی خوا بسەلمێنێت هەر چەندە واش نییە ئێمەش بە تەواوی مافی ئەوەمان هەیە پێیان بڵێن بێگومان ناشتوانێت نەبوونی بسەلمێنێت بەڵام ئەگەر بیرمەندێکی زانە بە شێوەیەکی بابەتیانە مەوضوعی بیر بکاتەوە بێگومان بوونی خوا قبول دەکات چونکە ناتوانێت ڕژێمی بێڕژێمدار قبول بکات یان هۆندراویەکی درێژی بەنرخ بە بەرهەمی ڕێکەوتی جوولانی دەستی چاپکەرێک بزانێت کە لەسەر ئامێری چاپکردن دانیشتووە و ئەو کاتە دڵ و سروشتیوی بەرەو فێربوونی ڕاستیەکانی دیکەی دەبن چونکە ئاوەز بەتەنێ ڕیپشاندەرمان نییە بەرەو خوا بەڵکو ئاوەز و دڵ هەردووک بەجووتە چاو ساغمانن لە ڕێی ناسینی خوددا هەر بەو جۆرە کە دەڵێت ئاین تریاچی گەلانە و هۆی چەوساننەوەیە ئەوەش جۆرە خەڵک تەفرەدانێکە و تێکەڵاوکردن و بە یەکشت زانینی ڕاستەقینەی ئاین و ئەو کەسانەیە کە هەر بەزار خاوەن ئاینن چونکە کڵێسا جیاوازی هەیە لەگەڵ ئەوانەی کە بەناوی کڵێساوە کار دەکەن لەبەر ئەوە ئەو قسەی مانیفێست تەنها دوورشمبازیە و هەست و سۆز ورژاندنە و قەت ناتوانێت قسەیەکی زانستی بێت چونکە زانست هەرگیز ڕەسەن و تازە ئیجادی ناڕەسەن بە یەکشت نازانێت و هەردووچیان تێکەڵ ناکات کاتێک ماتریالیزمی دیالەکتیک دەیەوێت چیرۆکی گۆڕانی چەندیەتی کەمیە بۆ چۆنیەتی کەیفیە بەڕاست بزانین دەستە و دامێنی بەڵگەیەکی سادە و منداڵان دەبێت و دەڵێت
ئاو کە دەبێتە هەڵم ئەو هەڵمە چۆنیەتیەکی نوێی ئاوەکەیە کە بەهۆی کوڵینیەوە پەیدا دەبێت. اینجا وای دادەنێت کە کوڵین گۆڕانێکی چەندێکی ڕووتە لە کاتێکدا کە هەتا ئێستاش بۆ زانست ساغ نەبۆتەوە کە گەرمی خۆی چییە و لەو بارەوە بێجگە لە چەند گریمانە فەڕیضەیەکی نەسەلما و هیچی دیکە شک نابین. دەربارەی ئەو گۆڕانانەش کە گەرمی بەسەر گەردیلەکانی ئاویاندا دێنێت. زانست تەنها چەمبیردۆزەیەکی بەدەستەوەیە و لە ڕاستیدا ئەو قسەی کە دەڵێ گەرمی دەبێتە هۆی خێرابوونی جوولانەوەی گەردیلەکان ئەوە ناگەێنێت کە چەندەتی دەبێتە چۆنیەتی، چونکە گەرمی خۆی یەکێکە لە چۆنیەتیەکانی وزە، کەواتە چۆنیەتی دەبێتە چۆنیەتی، جوولان دەبێتە جوولان. ئاخر دوا پێناسەی گەرمی بریتیە لە جوولان. لەبارەی گۆڕانی ئۆکسجینەوە O2 بۆ ئۆزۆن 3 کە بەهۆی خستنەسەری گەردیلەیەکی ئۆکسجین ئۆوە پەیدا دەبێت. ماتریالیزم دەڵێ جیاوازی نێوان ئەو دوانە تەنها لە ژمارەی گەردیلەکاندایە و ئەوە نەک قسەیەکی زانستیە بەڵکو لە ڕاستیدا هەڵەیەکی ڕق و ڕووتە، چونکە تازە قوتابیانی بەشی کیمیاش دەزانن کە جیاوازی نێوان ئۆزۆن و ئۆکسجین تەنها جیاوازی لە ژمارەی گەردیلەکاندا نییە، بەڵکو جیاوازیەکی بنەڕەتیە لە چۆنیەتی پێکەوە بەسران و ڕێکخران و ڕێزبوونی گەردیلەکان لە هەر یەکێک لەو دوو گەردانەدا. شتێکی ئاشکرایە کە هەزاران مادەی ئەندامی هەیە کە لە هەمان ژمارەی گەردیلەی کاربۆن و هایدرۆجین و نایدرۆجین پێکدێن. لەگەڵ ئەوەشدا لە ڕووی چۆنیەتی و ڕەوشت و شێوەی ئەندازەیانەوە زۆر لێک جیاوازن و هیچ جیاوازیەکی چەندێتیشیان لە نێواندا نییە. ڕوونکردنەوە بامشتێک لە خەرواری چیمیای ئەندامی بدەین و نمونەیەک بێنینەوە. بیندراوە کە چوار ئاوێتەی ئۆلڤینی هەن لە سروشدا کە شێوکی گەردی H8 و C4یان هەیە، بەڵام بە ئاشکرا لە زۆربەی ڕەوشتە چیمیایی و سروشتیەکاندا جیاوازن. ئەم تێبینیە سادەیە یاریدەی دۆزینەوەی دیاردەیەکی گرنگی داوە لە چیمیادا کە ئەویش دیاردەی جیاوازی شێوەی ئەندازەیی هەندێک ئەلکینە. ئۆلفین کە هەمان شێوکی گەردیان هەیە و ئەویش دەگەڕێتەوە بۆ جیاوازی ڕیزبوون یان ڕێخستنی کۆمەڵە جیاوازەکانی دەوری بەندە جووتەکە. بۆ نمونە شێوکی گەردی H8 و C4 دەتوانرێت بە چوار شێوکی پێکهاتن بۆ ئۆلڤین بنووسرێت. ئەو نەخشەیە لە لاپەڕا 45 دەبێت دیزاینەر بیکێشێت. کیمیای پۆلی شەشەمی زانیاری 1982 چاپی 3 لاپەڕا 231 بۆ 232 وەرجێڕی کوردی 1983 میلادی. ئێستاش دەگەڕینەوە سەرباسەکەی خۆمان. ئەمەش هەمووی لەبەر ئەوەی گەردیلەکان هەر جارەی بە شێوەیەکی جیاواز لە جارەکەی تر یەک دەگرن و ڕیز دەبن. مادەی پرچ و هینی نۆک و پەڕ و گۆشتیش هەمووی هەر پرۆتینە، بەڵام بەهۆی جیاوازی ڕیزبوونی گەردیلەکان لە هەر یەکێکیاندا ئەوانیش لێکجیان. وێنە و شێوەش شتی چۆنیەتی ڕوتن و لەو نهێنیانن کە لە بن هەزاران جۆرە پرۆتیندا شاردراونەتەوە و زانستی چیمیای ئەندامی بەڕادەی یەکەم بریتیە لە زانستی شێوەی ڕیزبوونی گەردیلەکان. نمونەیەکی دیکە کە ماتریالیزم لەو بارەوە بۆمان دێنێتەوە چیرۆکی تەلی پلاتینە کە هەر کاتێک تەزووی کارەبای پێدا تێپەڕێت دەدرەوشێتەوە، شێوە و چۆنیەتی دەگۆڕێت و دەڵێ کارەبا تەنها چەندیەتیە. هەرچەندە کارەبا شێوەیەکە یان چۆنیەتیەکە کە لە چۆنیەتیەکانی وزە و هەمومان دەزانین کە تیشک و گەرمی و کارەبا و هێزی موکناتیس هەمویان چەند چۆنیەتیەکی جیاوازن بۆ یەک شت کە پێی دەڵێن وزە و هەمان چۆنیەتیە لە کاتێکدا بە تەلی پلاتینێکدا تێدەپەڕێت چۆنیەتیەکی دیکە دروست دەکات. کەواتە ئەوەی ماتریالیزم لەو بارەیەوە دەیڵێت دیسان هەڵەیەکی زەق و قسەیەکی نازانستیە و هۆی گەورەی ئەو هەڵانەش ئەوەیە کە مارکسیزم دەیەوێت جیهانی بێت و بۆ هەموو دیاردەیەک هۆیەک لە ڕوانگەی خۆیەوە وە بێنێ و لە هەموو بوارێکدا خاوەنی قسە بێت.
بۆ ئەوەی پەیڕەوەکانی هیچ ڕایەکی پێچەوانە و سەرنجێکی دژیویان نەبێت وا ڕابهێنرێن کە هەر یەکەیان وەک فیشکە شێتەی لێبێت و هیچی لە مێشکدا نەبێت تەنها ئەوە نەبێت کە بەرەولووتکەی فەرمانڕەوایی بکشێ و خۆی ببێتە فەرمانڕەوا. ئەوی ڕاستی بێ مارکزیزم هەرگیز فەلسەفەیەکی هەمەلایەنە و سەرانسەری نەبووە و ناشتوانێت وابێت، بەڵکو تەنها بڵاوکراوە نەشڕەیەکی هاندانە و هەموو هۆیەکانی بۆ ئەو هاندانە دەستەبەر کردوون. لەبەر ئەوە بەدرۆ لافیتەی زانستی هەڵگرتووە و خۆی بە زانستی و بابەتی مەوضوعی لە قەڵەم دەدات بۆ ئەوەی ڕووناکبیرانی پێ لە خشتە بەرێ و شێوازی ورژاندنی هەست و سۆز عاتیفە بەکاردێنێت لەگەڵ کرێکار و جوتیارانە و پێیان دەڵێ کە ئەوان پێشڕەون و چینی هەڵبژاردن بۆ سەرۆکایەتی مێژوو وە سەروەر و پێشەوای دواڕۆژ و پاڵەوانی سبەینێن و هەر ئەوانن شۆڕژێری پوختەکراون هەروەها بۆ خۆشیرینکردن لای ئەو چینە چەوساوەیە پشت بە تیشکردنی هەستی ناڕزایی و ڕق و حەسوودی و فێرکردنی خۆپەرستی و بەرژەوەندی بازی ئەوان دەبەستێت. بەڵام دەبێ بزانین ڕووناکبیران بۆ ڕوو لە مارکسیزم دەکەن. هەندێکیان لەبەر دڵپاچی و ئارەزووی بەرزی مرۆڤانە بەنیازی وەدیهێنانی دادپەروەری دەبنە مارکسیست بێ ئەوەی هەست بەوە بکەن کە ئەو بیرە بۆ خۆی گەورەترین دوژمنی ئارەزووی بەرزی مرۆڤانەیە. هەندێکی دیکەیان هەڵپەرستن و بۆ ئەوەی بە مەبەستی خۆیان بگەن دەستنە ڕیزی کاروانی مارکسیزمەوە تا لە کاروانی سەردەم بەجێ نەمێن و لە قۆناغی داهاتووی کۆمەڵدا جێیەک بۆ خۆیان بگرن. هەندێک ڕووناکبیری تر وەدوو ئەو دروشمە دڵڕەفێنانەی مارکسیزم دەکەون کە بە زانستی بوون و بیرکردنەوەی منطقی و بەجێ التەفکیر المنطقی خۆ هەڵدەکێشن. دوای ئەوە بڵاوکراوەی ڕسمی دەخوێننەوە و لەبەر ئەوەی هەندێک دژایەتی دەبینن دەگەڕێنەوە سەرچاوە و بناوان بۆ ئەوەی ببنە خاوەنی سەرنج و بیری تەواو و ڕووناک بیرانە. ئەو تاقمە ئەو کەسانن کە بە پەرۆشەوە بەرەو مارکسیزم ڕۆیشتون و هەر یەکە کە گەیشتونەتە قوڵایی بەدڵ ساردی و ماندوویەتی و دەستبەتاڵی گەڕاونەتەوە. چونکە لە قوڵایی مارکسیزمدا بێجگە لە ماکیافیلیزمی فەلسەفی شتێکیان وە بەرچاو نەکەوتووە و هەڵبەت ئەو جۆرە ڕووناک بیرانە خێرا دەبنە نیشانەی تیری هێرش و تاوانبارکردن. مارکسیزم لە پێشەموو کەسدا تۆڵە لەوان دەکاتەوە چونکە مارکسیزم نۆبەرەی قوربانیەکانی خۆی لە نێو ڕووناکبیران هەڵدەبژێرێت. کۆمەڵە شتێک کە هەمویان دژ و پێچەوانەی یەکدین لە جلێکی دڕا و شڕدا دانرا و ناویان بیری مارکسیزمە و دەشێوێ وەک بیرێکی بەرز و سەرانسەری خۆی لە قەڵەم بدات. هەر لەبەر ئەوەشە لە هەموو دیزان ئەسکویە و لەبارەی مرۆڤ کۆمەڵ مێژوو پەیدابوونی ژیان و ئابووری و هەموو شتێکی دیکە ڕایخۆی دەردەبڕێت. جا لەبەر ئەوەی لە لێکدانەوە و یەکلاکردنەوەی مەسەلەکانی بووندا دەکەوێتە تەڵەی دژایەتی لەگەڵ خۆی و هیچی پێنامێنێ. ناچار دەست دەکات بە دروشم بازی و چاوبەستن و ئەندام کۆکردنەوە لەو ڕێەوە. بێگومان ئێمە ناڵین مارکسیزم نەیتانیوە خەڵک بۆ لای خۆی ڕابکێشێت، بەڵام دەبێ بزانین بۆ ئەو مەبەستە سوودی لە چ هۆیەک وەرگرتووە. بەڵێ بە سوود وەرگرتن لە گرێ دەرونیەکانی تاقمەکان و خەڵک و میلەتانی زۆر لێکراو توانیوێتی پێشکەوتنێک وەدەست بێنێت و بە بەرهەمی بیری زانستی مارکسیزمیشی دەزانێت. سەرکەوتنی مارکسیزمیش لەسەر نەخشەی واقع و بڵاوبوونەوە لە نێوان ملوێنان کەسدا بەفراوانی هەرگیز نیشانەی ئەوە نییە کە لە ڕووی زانستیەوە ڕاستە. ڕاستە مارکسیزم وەک هاندان و پاڵ پێوەنان و ئامادەکردنێک سەرکەوت، چونکە ئەو هەستە کۆنەی تۆڵەکردنەوەی جوولان کە لە مێژ بوو هەیبوو، ئەو هەستەی کەنەوەکان لە باو باپیرانەوە بە میرات بۆیان مابەوە. لە ماوەی چەند ساڵێکی زۆری چەوسانەوەدا بوو بووە ڕقێکی ئەستوری شاراوە و هەر لە زیادبوونیشدا بوون. مارکسیزم توانی ئەو خەڵکە دڵپڕە لە چەند ڕێزێکدا ڕێک بخات و دواییش چەچیان بەسەردا دابەش بکات. مارکسیزم سەرکەوت وەک تۆڵەکردنەوەیەک لەو ستەمە زۆرەی بەسەریەکدا کەڵەکە بوو وەک دەربڕی چەندان ڕقی ئەستوری شاراوە، وەک سازکردنێکی ئابووری و
هەروەها وەک پێشکەوتنێکی مادی تەکنەلۆژی بەڵام ئایا ژاپۆن و ئەڵمانیای ڕۆژئاوا نەیانتوانیوە بە بێبیری مارکسیەتی لەژێر بۆمبای ئەتۆمەوە سەربەرز بکەنەوە و لە قوڵایی بەزینی تەواوەوە بچنە سەر ترۆپکی هێزی ئابووری و سەرکردایەتی تەکنەلۆژی لە جیهاندا بەهۆی ڕێخستنی سەرمایەداریەوە کە مارکسیەکان خۆیان ئەو ڕێخستنەیان پێ هەڵەیە. سەرکەوتنی باوەڕێک هەمیشە نیشانەی ڕاستی ئەو باوەڕە نییە. وا ڕێک دەکەوێت کە هەندێک جار چەند باوەڕێکی هەڵا بڵاو ببنەوە تەنها لەبەر ئەوەی خەڵکی لە پێناوی بەرژەوەندی و ئارەزووی خۆیاندا بەدەنجیانەوە دەچن. تیشکردنی خەڵکی برسی و هاندانیان لە دژی خەڵکی تێر و تەسەل چەند ئاسانە. سەرڕای ئەوەی سەرکەوتن لە مەیدانێکدا نیشانەی سەرکەوتن لە هەموو مەیدانێکدا نییە. ڕەنگە بیر و باوەڕێک بتوانێت کارخانەیەک دروست بکات بەڵام نەتوانێت مرۆڤێک پەروەردە بکات. هەروەها بیردۆزێک بەهۆی یاسایەکی ڕاستەوە دەتوانێت لە بوارێکدا سەر بکەوێت بەڵام هەمان بیردۆزە چونکە هەمەلایەنە نییە بە شێوەیەکی گشتی تێک بشکێت. ئەوەش ڕاست لە مارکسیزم ڕوویداوە. هەتا لەبارەی چینایەتی بوونی دووبەرەکیش مارکسیزم نەیتوانیوە ڕەسەنایەتی بیردۆزی خۆی بسەلمێنێت. لە پێشدا قسە لە خەباتی چینی پرۆلیتاریا بوو بەڵام دیتمان کە دووبەرەشی تەنها لە نێوان دەرەبەک و جوتیاران یان سەرمایەدار و کرێکاراندا نییە بەڵکو وەکو ئاورێ بەپوو شێوەنێ لە نێو کۆمەڵدا بڵاو دەبێتەوە و دەبێتە دابوونەریتی گشتی کۆمەڵ و وای لێدێ کە هەموو کەس بە چاوی ڕق و چینەوە تەماشای لە خۆی پێ هەڵاتر بکات. پاش لە نێوچوونی چینەکانیش دیتمان کۆمەڵێ بێچینایەتی پێک نەهات بەڵکو چینێکی نوێ هاتەکایەوە کە زۆرینەی خەڵک بەبێت چەندوچوون دەبێت گوێ لە مستی قسە و فەرمانی ئەو چینە بێ. تەنها شتێک کە ئەو جۆرە دووبەرەچیە چینایەتیە لە کۆمەڵە مارکسیستەکاندا فێری خەڵکی کرد ئەوە بوو کە چونکە لە پاش سەرکەوتن تاقمێک بە ناوی سەرۆکایەتی حزب بوونە فەرمانڕەوا و بەسەر هەموو شتێکدا. هەموو خەڵک هەوڵیدا کە لەو ناکۆچیە کەڵکێک وەدەست بخات بە هەر جۆرێک بێت چونکە ئامانج هۆ پاساو دەدا خۆی بە قۆناغێکی باڵاتر بگەێنێت و ئەنجامی ڕاستەقینەی دووبەرەکیەکی ئاوا لە نێوبردنی حیزبیانە بووە کە قوربانیەکانی خۆی لە ملوێنان کەس دەدات. هەڵبەت لە سەرژمێری وردی ئەو قوربانیانە کەس ئاگادار نییە. چ بکەین؟ ستالین و بریا و خرۆشۆف نەماون تا کەمێکی ئەو بەسەرهاتەمان بۆ بجێڕنەوە. ترۆتسکی کە یەکێکە لە پێشڕەوەکانی بیری مارکسیەتی دەڵێت تاک هەرچەندە خۆشگوزەران بێت لە وەزعی خۆی ناقایلە و بیر لە گەیشتن بە ئارەزوەکانی دەکاتەوە و لە نێو نەقایلی و ئارەزوو بەرزیدا بارێکی دەرونی هەیە کە هۆی ورژانی ڕقە شاراوەکانە و ڕقیش چاکترین هۆی دووبەرەچی چینایەتیە. ئەو قسەی ترۆتسکی لە ڕاستیدا دامپێدانانێکی ئاشکرای چۆنیەتی بیری ڕەشی مادیە و ئێمە لێرەڕا لەگەڵ ئەو جۆرە بیرەدا پێچەوانین. ئێمە ناکۆچی چینایەتی بە بناغی بنیاتنان نازانین. ئێمە لەو باوڕەداین کە دەبێ هەموو هێزەکانی گەل وەک بنچینەیەکی پتە و ئاینیش وەک خاڵی جوولان و ڕێبەر دابندرێت چونکە ئاین سەرچاوەی خۆشەویستی و برایەتی و هاوکاری و دۆستایەتیە و بەبێوی کۆمەڵ پایەدار نابێت چونکە کۆمەڵی بێخۆشەویستی کۆمەڵی بێدۆستایەتیە و هیچ نرخ و بایەخێکی نییە و دروشمە جۆرە و جۆرەکانیش ناتوانن خۆشەویستی و برایەتی دروست بکەن. هەر جۆرە پێشکەوتنێکی مادی وەک کارخانە و ڕێوبان و فڕۆکە و موشک و مانجی دەستکرد و کوورەی ئەتۆمی ئەگەر مرۆڤێک نەبێت کا لە ڕێی چاکە و مرۆڤ دۆستی و خۆشەویستیدا بەکاری بێنێت هیچ نرخێکی نییە و جگە لە نابوتی و وێرانی و بەدبەختی ئەنجامێکی دیکەی لێدەست ناکەوێت. ئەو کەسەی زووتر بگاتە سەرمانگ پێشکەوتوترین کەس نییە بەڵکو پێشکەوتوترین کەس ئەوەیە کە دڵی خۆشەویستی و بەزەیی پتری تێدا بێت. ئەو بیر و ڕایەش لە بیری سیاسی و شێوازی کۆمەڵایەتیدا ڕێبەرمانە و ڕەنگە بەم جۆرە ئێمە درەنگتر بە ئامانجمان بگەین. بەڵام چێ دەڵێ ئەوەی زووتر بگاتە جێ سەرکەوتووە لە کۆنەوە گوتویانە لەسرە خۆ بڕۆ زووتر دەگەیە جێ. مارکسیزمی تازە بابەت لاپەڕا 96
لەم سەردەمەدا یاخیبوونی لاوان بە تایبەتی قوتابیانی زانکۆ لە ئەوروپای ڕۆژئاوا و ئەمریکا شێوەیەکی توند و تیژی تایبەتی بەخۆوە گرتووە و زۆربەی ڕۆژنامە و گۆڤارەکانی زۆر وڵات دەستیان کردووە بەنووسین لەبارەی شۆڕش و یاخیبوونی لاوانەوە. ئەو یاخیبوونانەش دژی زۆر شتن، دژی دایی و بابان، یاسای ڕەوشت و ئابووری، ڕێباز و ڕێچکان، و هەندێک جار دژی هەموو شتێک بەگشتی، هەتا دژی هەموو نرخ و بەرپرسیاریەکی مرۆڤانەش. ئەوەی کە لەو بارەوە سەرنج ڕادەکێشێت ڕەتکردنەوە و وەلانانی هەموو شتێکە و ئەمەش نیشانی دەدات مەسەلەکە گەیوەتە کوێ. لەبەر ئەوەی ئەو شۆڕش و یاخیبوونانە شێوەی سەرانسەری و هەمەلایەنەیان بەخۆوە گرتووە، لاوانی هەموو وڵاتەکانی پێکەوە بەستون بە جۆرێک هەر دەڵێی پەیمانێکی نهێنی لە نێوان هەموویاندا لە سەرانسەری جیهاندا بەسراوە تا دژی هەموو شتێک کە لە گۆڕەیە شۆڕش بکەن. ئێستا چەند هەرزەکارێک کاڕیش و سمێڵیان بەرداونەتەوە و هەر یەکەیان چەند فڕەنگێکی دەباخەڵیدایە و کچێکی پێخواسی وەک خۆی بەدەستەوەیە و بەبێ مارەیی لەگەڵی جوود دەبێت و دەگەڵی لە کۆڵان و سەرشۆستەکان دەنوێت و تف لە هەموو شتێک دەکەن جێی ئەو گەڕیدە بێگانە پیرەیان گرتوتەوە کە دەگەڵ پیرەژنەکەی دەهاتە گەڕان و هەر یەکەیان بۆ ئەوی دیکە وەک داردەستی بوو بە وڵاتاندا دەگەڕان و پێش ئەوەی تەمەن بەسەر بچێت هەرچی خڕیان کردبەوە خەرجیان دەکرد. هەڵبەت لە پشت ئەو یاخیبوونەی لاوان چەند دەستێک لە کاردابوونە و چەند بیرێکی سامناک و فێڵباس بەنهێنی و ئاشکرا سەردەمێکی درێژ هەوڵیان داوە تا توانیویانە ڕێی بۆ تەختکەن. بیر و باوەڕی فرۆید بناغەتداڕێژێکی گرنگی ئەو جەنجاڵ و یاخیبوونەیە. فرۆید مرۆڤ بە ئاژەڵێک دەزانێت کە تەنها بە دەوری غەریزەی جنسی خۆیدا دەسوڕێتەوە و پێی وایە هەموو ڕێگاکانی کار و جوولانەوەی مرۆڤ دەچنەوە بانەی هەستی جنسی سێکس و مرۆڤ منداڵێکە و بووکە شوشەکەی بریتیە لە ئەندامەکانی زاوزێ. هەر لە منداڵیەوە کە مەمچی دایکی دەمژێت بە هەستێکی جنسیەوە دەیمژێت هەتا تافی لاوی و پیاوەتی و پیری. هەموو جۆرە خەوندیتنێک و داهێنان و بیردۆزەی فەلسەفی و نووسین و هەموو شتێکی دیکەشی جۆرە هەستێکی جنسی پێگەیشتووە. ئاینیش ڕێگایەکە بۆ خۆتزیینەوە لاڕقەکانی گرەی ئۆدیب کە لە نەست لە شعوردا شاردراونەتەوە و ئەو کوڕەی تەماحی لە دایکی خۆی دەکرد دەیویست بابی خۆی بکوژێت. دەیەوێت بۆ لابردنی ئەو شوورەیە بابێکی ئاسمانی بۆ خۆی داتراشێ تا بەو پەڕی ملکەچیەوە لە بەرامبەری کڕنوش بەرێت گرێ دەرونیەکانی بکاتەوە. بێگومان فرۆید لە بیری چووە یان لە بیر خۆی بردۆتەوە کە ئاین لا یەکەم سەردەمەکانی مێژووی مرۆڤدا پێش حەڕامکرانی دایک لا کوڕ و پێش پەیدابوونی گرەی ئۆدیبی ئەو هەر هەبووە. لەبەر ئەوە ئاین بەهۆی گرەی ئۆدیبەوە پەیدا نەبووە. باشە چۆن باوەڕ بکەین کە منداڵی شیرەخۆر بۆ چێشتنی هەستی جنسی مەمچی دایکی دەمژێت لە کاتێکدا دەزانین کە تامی جنسی مرۆڤی پێگەیشت و هەستی پێدەکات. ئایا ئەوە زانستە کە ئەو قسە دەکات یان پیلان و فڕوفێڵە لە بەرجی زانستدا؟ ئەو جار نۆرە دەگاتە سەر مارکس. مارکسیش دێ و مێژوو لەسەر خولکەی غەریزەی ئابووری دەخولێنێتەوە. بە قسەیوی هەموو شتێک بەهۆی مادی دەجوولێت و لە پەیوەندیەکانی بەرهەمهێنانەوە پەیدا دەبێت. هەر لەو پەیوەندیانەشەوە هونەر و بیر و ئاین پەیدا دەبن. هەروە لەو دیوی مادە لە مادە بەدەرنیە و لە دوای مردنیش لە مردن و نەمان نەبێ. هەواڵێکی دیکە نییە و خوا و بەهەشتیش تلیاچی هەژاران و پرۆلیتاریان و پرۆلیتاریات دەبێ خۆیان لێ دوور بگرێ و ڕاپەڕێت تا بۆرژوازیەت تێکدات و جلەوی سەرکردایەتی بگرێتە دەست بۆ ئەوەی بەهەشتی ڕاستەقینە کۆمەڵی بێچینایەتی لەسەر زەوی بێنێتە دی. هەروەها بیر و باوەڕی سارتەریش بوونکەرایی وجودیەک یەکێکە لەو بیر و باوەڕانە کە بەردەوام دوودڵی و هێڵێنج و ڕشانەوەی نەفسی و بێئومێدی و ڕەشبینی هەستکردن بە بێهودەیی ژیانی بڵاو دەکردەوە و وای لە مرۆڤ دەگەیان
کە بۆ مردن لەدایک بووە و بەبێت چاودێری و سەرپرشتی فڕێدراوەتە نێو مەیدانی بوونەوە و ئازار چێشتنی شتێکی پوچ و بێمەعنایە. لە قۆناغی تەواوبوونی ئەو یاریە بەناو زانستی فەلسەفیەی ئەو سێ جوولەکانەشدا جوولەکەی چوارەم دێت، هەربەت مارکۆز، کە بەسەرۆکی شۆڕشی لاوان بەناوبانگە و پەیڕەوی جۆرێکی تازە بابەتی مارکسیزم دەکات. مارکۆز ناومێدی خۆی لا چینی کرێکار دەردەبڕێ و ڕایگەیاند کە ئەو چینە پەیامی مێژووی خۆی لەدەستداوە و دەستی لەگەڵ سەرمایەداران تێکەڵ کردووە تا لە سوودەکانیاندا ببێتە هاوبەش و کەڵکیان لێوەربگرێت. لەبەر ئەوە وای لێهاتووە کەمانەوەی سەرمایەداری با بەرژەوەندی خۆی دەزانێت. مارکۆز سۆشیالیزم تاوانبار دەکات و دەڵێت دیکتاتۆرێکی نوێی نەخشەکێشان و پلاندانان لە جێی دیکتاتۆرە کۆنەکە سەرمایە داناوە. مارکۆز دەڵێت نەخشەکێشان و پلاندانان بۆتە هێزێک کە 200 ملیۆن مرۆڤی وا لێ کردووە کوێرانە ملی بۆ کەس بکەن و پەیڕەوی بکەن و هەمویان بوونەتە بەندە و کۆیلە و سەرژمێری و ژمارەکان کە دەستگا ئەلیکترۆنەکان بەناوی نەخشە و بەرنامە بەسەریاندا دەدەن، دەپەرستن هەروەکو چۆن لە ڕژێمی سەرمایەداریدا دەیان ملیۆن بەندە و گوێ لە مستی زەنجی فەرمانی بازاڕ و بۆرس و سەرمایەن. هەڵبەت شتێکی سروشتیە کە لە ئەنجامی لە هەردوو ڕژێمی سەرمایەداری و سۆشیالیستیدا مرۆڤی وا پەیدا دەبن کە خاوەنی ڕەهەند مەودە یەکن کە لە ژیندا ئەو بارودۆخ و توانای مادیەی فەرمانیان پێدەکات ئەنجامی دەدەن. لە هەردووک باردا لایەنەکەی دیکەی دەرونی مرۆڤ لایەنی معنەوی و گیانی شوێنەون دەبێت و بە لە نێوچوو دادەندرێت. مارکۆز سۆشیالیزم بەوە تاوانبار دەکات کە ئەویش هەر باڕێی سەرمایەداری ڕۆژ ئاوادا دەڕوات و تەنها لە پێناوی خزمەتکردنی یەک ئامانجدا کە ئەویش زیادکردنی کەلوپەلی بەکارهێنانە. ئەلموات ئەلئیستیهلاکیە هەوڵ دەدا ئەوەش لە ڕاستیدا بتێکی نوێیە کە مرۆڤ ئێستا دەیپەرستێ. ئەو بتەش بریتیە لە فریجیدەر، ترانسیستۆر، پۆشاچی نایلۆن، ئۆتۆمبیل. بەڵام دەبینین کە هەرکەس لە بەرامبەر ئەو کەلوپەلە تەفرەدەرانە خۆی ببینێتەوە سۆیقی دەچێ و هەموو ئارەزوەکانی لە بەدەستهێنانی ئەو شتانەدا تەواو دەبن و ئەو کاتە دەبێتە ئاژەڵێک کە ڕەنج دەدات و زەحمەت دەکێشێ تا ئەم کاڵایە یان ئەوی دیکە بکڕێ و دەبێتە بەندە و گوێ لە مستی خەرجکردن. مارکۆز دەڵێت لەو بارەدا هیچ ڕێگایەک بێجگە لە ڕاگەیاندنی یاخیبوون و شۆڕش نییە، بەڵام ناتوانێت چارەیەکیش بدۆزێتەوە و تەنها داوای شۆڕش و قایل نەبوون و ڕوخاندن دەکات و پێمان ناڵێت کە مرۆڤ پاش ئەوەی لەو شۆشەدا سەرکەوت دەبێ چی بکات. تا بە ئاسوودەیی و هێمنی بژی و مارکۆز بەرنامەیەکی ڕاستوڕەوان بۆ ئەم مەبەستە پیشانی مرۆڤ نادات. مارکۆز لە چینی کرێکار ناهومێدە و لەو باوەڕەدایە کە ئەو چینە بۆتە چینێکی پلانجێڕی سوودپەرست. لەبەر ئەوە هیوای باورژاندنی قوتابیان و ژنان و زنجی چەوساوانە لە سەرانسەری جیهاندا. لەبەر ئەوە بە فەیلسوفی شۆڕشی لاوان ناسراوە و دەڵێن کتێبەکانی لە بەرپابوونی هەموو مانگرتن و خۆپیشاندانێکی خوێنکاران و لاواندا دەستیان هەیە. بەڵام دەبێ بپرسین مارکۆز داوای چ دوا ڕۆژێک بۆ مرۆڤ دەکات؟ ئەوە گوتمان خەڵک و لاوانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا لە دژی ڕژێمە کۆمەڵایەتیە باوەکانی خۆیان ڕاپەڕین و لە نێویان بردن. ئەو کاتە دەبێ چ بکەن؟ بەڵێ ئەو لە خەیاڵی خۆیدا جیهانێکی میسالی ئایدیالی دروست کردووە، کۆمەڵێک کە هیچی تێدا یاساغ نەبێت و هەموو جۆرە سوودوەرگرتنێک لەزەتی مادی و جنسی بەبێ هیچ لەمپەرێکی ئاینی ڕەوشتی یان دەوروبەر دەبێ ڕێی پێ بدرێت. مارکۆز وا دەزانێت ئەوەیە ئەو پێشکەوتن و ئازادیەی کە خەڵک خەونی پێوە دەبینێت. ئیدی ئەوەی لەبیر نەبووە کە ئەو بەڕەڵدادایە ئازادبوونە لە زنجیر و کۆتی حیزبی سیاسی و نەخشەدانان و ڕێکخستنەوە.
بۆ نێوکۆت و زنجیرەی غەریسەی جنسی و خۆپەرستی و ئارەزووی ئاژەڵانە بە دەردی مەسەلە کوردیەکە دەڵێت لە کۆڵکەی ڕەویەوە بەسەر بەرازیدا کەوتم. مرۆڤ ئەو کاتە مرۆڤە کە بتوانێت بەرهەڵستی ئارەزوە دەرونیەکانی خۆی بکات و ئەگەر مرۆڤ لاوەدیهێنان و ئەنجامدانی ئارەزوە جنسیەکانیدا ئازاد بێت ناگاتە بەختیاری و خۆشگوزەرانی، چونکە ئاژەڵیش لەو بوارەدا ئازادی و بەڕەڵادایی تەواویان هەیە. تێرکردنی غەریزەی جنسی لە ڕۆژئاوا ئازادە و سوید لەو بارەیەوە گەیوەتە ڕادەیەک کە ئەگەر کچێک ئارەزووی لێبێت دەتوانێت کوڕێک بان کاتە ماڵێ و لەکن دایک و بابی لەگەڵی بنوێت وە کەسیش ڕێی لێ ناگرێت. بەڵام سەرژمێریەکان نیشان دەدەن کە شێتبوون و خۆکشتن لە سوید گەیشتۆتە ئەو پەڕی و لە هەموو وڵاتێکی دیکەی دنیا پترە. کەوابوو ئەو جیهانە بەختیارەی مارکۆز خەونی پێوە دەبینێ نەهاتە دی. مارکۆز بەڵێنی چ شتێکمان پێدەدات لەو دنیایەدا کە خەونی پێوە دەبینێت کە ناتوانین لە کۆمەڵەکانی خۆماندا بیانکەین. کچ و کوڕانی هیپس لە باخچە گشتیەکاندا لەگەڵ یەکتر ڕادەکشێن. ئەمانە کۆمەڵێکی بەڕەڵان زۆر جار بە ڕق و ڕووتی شانۆگەری و شتیوا پێشکەش دەکەن وەرجێڕ و بەبێ هیچ بەند و بار و سنوورێک پێکەوە جوود دەبن و ڕادەبوێرن. وای لێ هاتووە کە لە وڵاتێکی وەک بەریتانیادا پیاو دەتوانێت دەرگا لەسەر خۆی داخات و هەر جیرانان سەغڵەت نەکات. لە ژوورێدا بە هەر جۆرێک دەیەوێت کەفوگوڵی جنسی دامرچێنێتەوە، تەنانەت لە ڕێگای نابەجێ و ناڕەواشەوە بێت، چونکە یاسای لە پشتە و بە هەموو هێزیەوە دەیپارێزێت. مارکۆز لە لایەکەوە دەڵێت مرۆڤ بۆتە کۆیلەی خەرجکردن و دەبێت لە دژی خەرجکردن ڕاپەڕێت، بەڵام ناڵێ ئەگەر مرۆڤ کەوتە داوی غەریزەی جنسی دەبێت چ بکات. وا دیارە مارکۆز کە چاوی تەماحی لە لاوان بڕیوە و ئاوا دەستە و دامێنیان بووە دەیەوێ بە دوای خۆیاندا ڕایان کێشێت تا ئەو شتەی کە دەبێتە مایەی تیاداچوونی شارستانیەت و مرۆڤایەتی مرۆڤ بە ناوی فەلسەفە دەرخواردی لاوانی بدات، هەروەکو دەرخواردیشی داون. لافاوی شۆڕشی مارکۆز لە ڕۆژ ئاواوە گەیشتۆتە ڕۆژهەڵاتیش. بەڵام ئایا بەرهەمەکەی چی بوو یان چ دەبێت؟ ئایا ئەوانە نایانەوێت ڕۆژهەڵات بکەنە کۆیلەی غەریسەی جنسی و مادە پەرستی؟ هەڵبەت ئێمە ناڵێن، نایەڵین فەلسەفەکانی ڕۆژئاوا بگەنە وڵاتی ئێمە، ئەوە شتێکی ڕاست و زانستی نییە، بەڵام دەڵێن نابێ ڕێگا بدەین بیر و باوەڕی بێگانان بەرەو بۆشایی نامۆییمان ڕادات و لە خاک و ئاوگڵی خۆمان دوور خاتەوە و ئازادی فکریمان لێ زەوت بکات و لە ژێرپێی چەوسێنەرانی زیرەکی ڕۆژهەڵات یان ڕۆژ ئاوادا بتولەینەوە. ئەگەر بیرەکانی هەر چوار جوولەکەکە فرۆید و مارکس و سارتەر و مارکۆس بەختاریان پێبا، ئەمڕۆ دەبوو ئۆردوگای سەرمایەداری و سۆشیالیستی بەهەشتی سەرڕووی زەوی بە. بەڵام ئەوە تا دەبینین کە هەردووک ڕژێم لەژێر بارگرانی ڕژێمی بۆگەنی خۆیاندا ناڵەیانە و فەساد و خراپە لە دەر و دیواریان دەبارێت و دەبارانیشیاندانیە چارەیەک بۆ ڕزگاربوون بدۆزنەوە، چونکە ئەوان تەنها لایەنی مادی مرۆڤیان لە پێشچاو گرتووە و نەیانتوانیوە لایەنی گیانی و معنەوی ئەو تێرکەن. تەنها بیری ڕیالیستی واقعی ئێمەیە دەتوانێت بەدەنگ خواست و ئارەزوەکانی مادی و معنەوی مرۆڤەوە بێت و لەسەرکێشی و سەرڕۆیی بیان پارێزیت و مرۆڤ لە کۆمەڵێکی پاک و ڕێک و پێکدا پەروەردە بکات کە هەست بە هێمنی و ئاسوودەیی بکات و ژیان و مردنی پێهیچ و پوچ نەبێت و گیانی خۆی بە نەمر بزانێت و بۆی دەرکەوێت کە لە دوای مردنیشی ژیانی پێگەیشتووی خۆی درێژە پێدەدات. ڕێگای ڕزگاری لاپەڕا 109 شاری فاسی مەغریب کە شارێکی مێژوویە و گەلێک مزگەوتی کۆن و خانووی وای لێن کە مێژووی دروستکردنیان بۆ سەردەمی زۆر کۆن دەگەڕێتەوە. جلیوەیەکی تایبەتی هەیە، بەشی زۆری خانووەکانی لە دەرەوەڕا خراپ و کۆن دیارن.
بەڵام ناوەوەیان پێشنگای هونەری خان و دروستکردن و جوانی پاکیە و خەڵک دەڵێ بێسمی ئەو خانوانە دەروێشانە هەڵکەوتووە، بەڵام ناوەوەیان وەک دڵی خەڵکەکەیان سپی و پاکە. خەڵکی فاس خەڵکێکی دڵپاک و با باوەڕ و ئەهلی نوێژ و ڕۆژون، زۆربەیان بە دوای ناسینی حەقدا دەکەڕێن و هیچ جۆرە لافێکی زانست و چاکە و تەواوی لێنادەن، وەدوو ناوبانگ و سوودی مادیش ناکەون. هەموو جۆرە پاڕانەوە و پەرستنێکیش بەبێ دەعیە و خۆدەرخستن ئەنجام دەدەن. ئەگەر لە بارەی حەقناسیەوە خواناسی پرسیار لا یەکێکیان بکەیت لە ڕووی بێفیزیەوە حەواڵەی زانایەکی بەڕێزت دەکات و ئەگەر لە دواییدا بگەیتە کەسێکی باڵاتر ئەویش بەو پەڕی بێفیزیەوە دەڵێت ئەوە تەنها جۆرە نیازپاکیەکی خەڵکە و داوای لێخۆشبوون لە خوا دەکات و خۆی بە شایانی ئەو پایەیە نازانێت. لە زانکۆی قڕوینیش کە مێژووی دروستبوونی بۆ 1000 ساڵ لەمەو بەردەگەڕێتەوە ئەگەر بچیتە لای زانا بەرزەکان لە هەمویاندا یەک جۆرە بێفیزی و پارێزکردن لە لافلێدانی زانست و لە خواترسان تەقوا دەبینی. بێگومان ئەو معنەویەت و دیاردانەی گیانی ڕاستەقینەی مرۆڤ لەم شارە مێژوویەدا نرخێکی یەکجار زۆری هەیە، بەڵام ئەوەی کە سەرنج ڕادەکێشێت ئەوەیە کە فاسی مێژووی و دێرین ئێستا کارەبای هەیە و ڕادیۆ و تەلەڤیزیۆن و سینەما گەیوەتە هەموو لایەکی شار و پۆستەرەکانی هونەرمەندانی بێگانە و وێنەکانی جیمز بۆند و هی دیکە بەدەر و دیواری فاسی زانست و مەعوینەویەتەوە دەبیندرێن. لە تەنیش شاری دێرینی فاس شارێکی نوێش کە لەسەر شێوازی ڕۆژئاوا دروستکراوە و بەبەرچاو دەکەوێت کە شەقامی فراوان و شوێنی ڕابواردن و یاری و چاخانە و باڕیشی تێدایە. چینی لاوانیش تەنها نوێژی هەینی دەکەن و باپەرۆشەوە لەبارەی بیردۆزەی داروین دەدوێن. وردە وردە بیر و باوەڕی ڕۆژئاوا جێی باوەڕ و خواناسی ڕۆژهەڵات دەگرێتەوە. ئەمن ماوەیەکی زۆرم لەو شارە بەسەر برد و لە دڵی خۆمدا دەمگوت بۆچی کە زانست لە دەرگایەکەوە هاتە ژوور باوەڕ لە دەرگاکەی دیکەوە بۆی دەردەچێت. ئایا ئەم شارە مێژوویەش بە زوویی وەک لەندەن و پاریس تووشی هەژاری و پەشێوی گیانی و معنەوی نابێت و نووسەرەکانی دەربارەی پوچی و بێهودەیی کتێبان نانووسن و لاوەکانی لەباتی هێمنی و ئاسوودەیی دەرونی پەنا نابەنە بەرخۆکوشتن و خەستەخانە دەرونیەکان؟ ئەمن لەو باوڕەدام ئەو بەڵایەت چاوەڕوانی فاسە هەروەکو چۆن هەموو وڵات و شارێکی ئیسلام کەوتۆتە داوی ئەو بەڵایە. کاتێک لەو بارەوە سەیرم دەکردەوە لە دڵی خۆمدا دەمگوت دەبێ چ بکەین، دەبێ چ کارێک ئەنجام بدەین تا خۆمان ون نەکەین بەهۆی ئەو گۆڕانە خێرایەی کە توێکڵێکی عادیمان دەداتێ و نێوەڕووک و کەسایەتی تایبەتی خۆمان لێدەستێنێ. بێگومان ئەوەی لە وڵاتە ئیسلامیەکاندا ڕوودەدات سەرکەوتنێکی ترسناکی شێوە ژیانی ڕۆژ ئاواییە لە نێو ماڵ و خێزانی ئێمەدا، بەڵکو لە نێو عەقڵ و دڵی مەدا کە داگیرکردنی هەمەلایەنەی ژیانمانی لەگەڵدا دەبێت. ئێمە هەرگیز ناڵێن دەبێت دەرگا لە ڕووی جیهانی دەرەوە پێوە بدەین و کارەبا و ڕادیۆ و تەلەڤیزیۆن و دەستکەوتەکانی دیکەی زانست لە بەرهەندێک خراپی کە لەگەڵیانە وەلانین و سوودیان لێوەرنەگرین و بگەڕێنەوە ژیانی سەردەمی بەرد. ئەو قسەیە هەر مرۆڤی نەزان دەیکات و ئێمە دەزانین کە بێبڕوایی و فەساد هەر لە سەردەمەکانی زۆر کۆنەوە و پێش پەیدابوونی کارەبا و تەلەڤیزیۆن هەبوونە. لەگەڵ ئەوەشدا دەبینین قورئان فەرمانی گەڕان و سوڕانەوە بە دنیادا دەدات و ناڵێ لەبەر ئەوەی لە فڵان شوێن فەساد هەیە کەس بە دنیادا نەگەڕێت. ئیسلام هەر لەو کاتەدا کە فەرمانی دوورکەوتنەوە لە فەساد دەدات ڕێگەی گەشت و گەڕان دەدات و فەرمانی پێدەکات. قورئان فەرمانمان پێدەکات کە هۆشمان بخەینە کار و بیر بکەینەوە و ورد بینەوە تا نهێنیەکانی ژیان و پێگەیشتنمان تەکامل بۆ دەرکەوێت. و ئەگەر زانایانی ڕۆژئاوا پێش ئێمە قورئانیان دەکارخستووە ئەوە تاوانی ئەوان نییە، بەڵکو تاوانی ئێمەیە و دەبێت لە وەختە باش فێربین چیدی وەک حوشتر مەل سەرمان لەلم ڕۆنەکەین تا نەزانی و دواکەوتی خۆمان نەبینین. سەرڕای ئەوانە لەبەر ئەوەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بەتۆپ و تانک و موشک و سەربازەوە نیازی دووبارە داگیرکردنەوەی ئەفریقا و ئاسیایان هەیە و شێوەی ئامانجە داگیرکەرەکانیان لە نێجیریا، کۆگۆ، حەبەشە، سۆماڵ
ئەریتریا فەڵەستین ئەفغانستان و هەتا دوای وەدەرخستووە دەبێ ئێمە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو پەلەمارە نامرۆڤانە خۆمان سازکەین چونکە موشک و تانک و تۆپ بە پاڕانەوە لە کار ناخرێن و قورئان بە ئاشکرایی لە سوورەتی ئەلئەنفال ئایەتی 6 الله سبحانه وتعالى پێمان دەفەرموێت وأعدوا لهم ما استطعتم من قوة وتا ئەوەندەی دەتوانن لە بەرامبەر دوژمناندا هێز و چەک ساسکەن زۆر جاران تاقیمان کردوتەوە کە پشبەستن بە وەرگرتنی چەک لە ڕۆژهەڵات یان ڕۆژئاوا ئێمەی دووچاری گرفتی دیکە کردەوە و لە جەنگەی شەڕدا تووشی کەمی هۆی پێویست بۆ بەرگری و دەستبەتاڵی کردوین جا لەبەر ئەوە دەبێ خۆمان لا وابەستەی و گرێدران بە بێگانەوە دوور خەینەوە و خۆمان بۆ هەموو جۆرە بەرگریەکی سربەخۆ ئامادە بکەین کەواتە سێودوو لە وەرگرتنی زانست و تەکنیک و پیشەسازی ناکەین و بەبێ دوودڵی ئامێزی بۆ دەکرینەوە بەڵام بە مەرجێک بە شێوەیەکی وای بخەینەکار کە هیچ دژایەتیەکی لەگەڵ ئایندا نەبێت بێگومان زانست لەبەر ئەوەی بەپێی نەریتی خۆی پشت بە یاساکانی سروشت و ئەو مەسەلانەی کە لە تاقیکردنەوە وەرگیراون دەبەستێت خۆی لە قەڕەی کاروباری هەست پێ نەکرا و غەیر مەحسوس و نادیار نادات و لێرەدا دژایەتی لەگەڵ ئاین سەر هەڵدەدات ئێمە ئەگەر ئەو مەسەلە بۆ خوێندکارانی زانکۆ و تەنانەت قوتابیانی تریش ڕوون نەکەینەوە بمانەوێ و نەمانەوێ ئەوانیش لە ئەنجامی خوێندنەوەی کتێبی سروشتناسی و چیمیاوی و فیزیادا تووشی ئەو گیر و گرفتە دەبن و دووبەرەچیەکی نێوخۆیی لە نێوان ئەو شتە ئاینیانەی پشتاوپشت بۆیان ماوەتەوە و ئەو شتەی لە زانستەوە فێربوونە پەیدا دەبێت و وردە وردە تای زانست بە تایبەتی لە زانکۆدا لە تای باوەڕی میراتی کە سەلماندن و منطقیان لەگەڵ نەبووە گرانتر دەبێت و لە هەوای دەبڕێت ئەوەی ڕاستی بێت گەورەترین هەڵەکە ئێمە کردومانە ئەوەیە کە لە زانکۆیەکاندا زانستمان کردوتە دوو بەشی ئاین و بەشی زانیاری ئەو لێک هەڵبڕانە کە جیاوازی خستۆتە نێوان زانکۆیەکانەوە هەڵەیەکی زۆر گەورەیە چونکە بۆتە هۆیەکی بنەڕەتی بۆ ئەوەی خوێنکاران لە باوەڕی ئاینی خۆیان نەبانن با بڕوای من نابێت جیاوازی بخرێتە نێوان زانستەوە و پارچە پارچە بکرێت چونکە ڕاستی لە هەموو بارێکدا هەر یەکە و ئەوەندەی هەیە هەندێک ڕاستی هەن کە بەهۆی لێکۆڵینەوە و تاقیکردنەوە دەست دەکەون هەندێکی دیکە کە ماددینین بەهۆی وەحی و سروشت و گیانی مرۆڤەوە پێمان دەگەن و نابێ لە نێوان ئەو دوانەدا هیچ دژایەتیەک پەیدا بێت زانکۆ دەبێ هەر لە یەکەم ساڵەوە تا دوا قۆناغ ئیسلام وەک بابەتێکی بنەڕەتی و بنچینەیی خوێندن بخاتە بەرنامەی خوێندنی خوێنکارانەوە و خوێنکار هەستی دەرونی خۆی شامبەشانی درێژەدان بە خوێندن بەهێز بکات و هەمیشە ئەوەی لەبەرچاو بێت کە زانستی خوایی العلوم ئیلاهیە زنجیرە زانیاریەکی ڕاست و بێخەوشن و هەرگیز ناگۆڕێن بەڵام زانستی دیکە هەمیشە لە گۆڕان و پێگەیشتندایە بێگومان ئەو کارەش پێویستی بە گۆڕینێکی بنەڕەتی هەیە لە بەرنامەکانی خوێندن و کتێبەکانی خوێندن و لە خوێندنی باڵاشدا لە کاتی چەسپاندنی ئەو بەرنامێدا دەتوانین بەوپەڕی ئاسوودەیەوە زانست وەرگرین و فێری بین بێ ئەوەی کە لە پورە بە نرخەکانی گیانی و معنەوی خۆمان لەدەست بدەین و ئەو کاتە هیچ ناڕەحەتیەکمان لە بڵاوبوونەوەی بیری فرۆید و داروین و مارکس نابێت چونکە لاوانی ئێمە بە بنیاتنانی بیرێکی خۆڕاگر و پتە و دەتوانن لە بەرامبەر هێرشی بیر و باوەڕی چەپ و ڕاستدا لاقام بچەقێن و ببنە کۆمەڵێکی مامنێوەندی ئومەتەن وەسەتە و شامبەشانی زانستی نوێ پەرە بە ڕێبازی خۆیان بدەن هەندێک کەس وا دەزانن ئێمەی وڵاتانی تازە پێگەیشت و لە دوو ڕیان زیاترمان لە پێش نین پێیاندا بڕۆین یان ڕێی سۆشیالیستی یان سەرمایەداری لە کاتێکدا لە پاش ئەو هەموو تاقیکردنەوە زۆرانە دەبوو بۆ هەموو کەس سەلما بە کە ئێمە بۆ خۆمان ڕێبازێکی تایبەتیمان هەیە کە دەتوانێت ڕزگارمان بکات و ئەو ڕێبازە نە سۆشیالیستیە و نە سەرمایەداری ئەگەر ئێمە بین و زانستیانە لە ئیسلام بکۆڵینەوە دەبینین کە چەندان بیر و یاسای وای تێدان کە زۆر لە بیر و یاساکانی ڕژەمی مارکسیستی و سەرمایەداری پێشکەوتوتر و باڵاترن و تەنانەت ئەوەشمان بۆ دەردەکەوێت کە بەشێک لە بنەڕەتەکانی سۆشیالیزمی زانستی کە بەلای ئەوانەوە سەرنج ڕاکێشن سەدان ساڵ لەمەوبەر بەهۆی ئیسلامەوە پەیدا بوون ئیسلام هەر لە سەرەتاوە بنەڕەتی یەکسانی لە سوودوەرگرتنی بۆ هەموو کەس دان پێداهێناوە
هەروەها دابینکردنی ڕادەی پێویستی ژیان بۆ هەمووان و دیهێنانی هاوسەنجی لە نێوان ئازادی تاک لە سوودوەرگرتن و چاڵاچیدا و مافەکانی کۆمەڵ. بنەڕەتی خاوەنایەتی تایبەتی و خاوەنایەتی گشتی دەستخستنە نێوکاروباری ئابووریەوە لەلایەن دەوڵەتەوە، دەست بەسەر داگرتنی ماڵ و سامانی چەوسێنەران و پاوانکاران بۆ سوودی گشتی و بەرژەوەندی کۆمەڵ و هەمویان لە بنەڕەتە چەسپاوەکانی ئابووری ئیسلامن. ئیسلام هەرگیز ڕێ بە دروستبوونی چینایەتی نادات، وەکو لە کۆمەڵی سەرمایەداردا هەیە و دەستا و دەستکردنی ماڵ و سامان لە ناو چەند سەرمایەدارێکی تایبەتدا یاساغ دەکات، وەکو الله سبحانه وتعالى لسورة الحشر آية حوت الله سبحانه وتعالى فرميتي ما أفاء الله على رسوله من أهل القرى فلله وللرسول ولذي القربى واليتامى والمساكين وابن السبيل كي لا يكون دولة بين الأغنياء منكم وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. وتا تالنيو دولمندانتان دستاو دستي نكات او آياتاني كهندك لا دجمناني اسلام ديانوي بيان كنا بلغي اوي كا اسلام دان با تسيناتي دا دانيت بهيد زورك بلغي بوني تسيناتي نين لإسلام دا وتا اوي كا دفرميت اما هندك من خست سروي هندشي ديكوا ما بس خصنا سروي بيريو عقلية كا لا باتيان لا دستيشي ديكدا بالايو پێهەڵاترینی هێز و لەش هەیە و گومانی تێدا نییە کە ئەوانەی لە ڕووی عەقڵ و بیرەوە باڵاترن ئەوانە بە هاوتای خۆ نازانن کە لەشیان لەوان بەهێزترە و بە هیچ زۆرێک ئەو پلە بەرزکردنەوەیە بە واتای وەدیهێنانی چینێکی پێهەڵاتر نییە. ولا سورة الأحقاف آية 19 الله سبحانه وتعالى فرميتي ولكل درجات مما عملوا وليوفيهم أعمالهم وهم لا يظلمون. ما بس لا درجاتيش لم آياتدا جیاوازی پلەکان دەڕەجات با لە بەرچاوگرتنی ئیشەکانە هەروەکو لە ئاەتێکی دیکەشدا ڕوونکراوەتەوە وەلیکل دەڕەجات مما عەمیلوا واتە هەرکەس بارتەقایی کارەکەی پلەوەر دەکرێت و ئەوەش مافێکی سروشتیە و لە ڕوانگەی ئیسلامەوە پلەکانی دنیا یان ڕۆژی دوایی مافێکی پشتاوپشت و چینایەتی نین بەڵکو پەیوەندیان بەکار و تێکۆشانەوە هەیە و گەورەی و چاکیش لەلای خوا هەر بە لە خواترسان و پارێزگاریە نەک بە سامان و پابەندیەکانی دیکە وەک الله سبحانه وتعالى لسورة الحجرات آية 13 فرميتي يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. وتا بەڕێزترینتان لای خوا لە خواترسترینتانە و لە ڕاستیدا لە ڕوانگەی ئیسلامەوە خاوەنایەتی هەمەلایەنە و سەرانسەری هەر بۆ خوایە و هەموو شتێک هی ئەوە وەک لە سوورەتی النساء آية 107 فرميتي يا أيها الناس قد جاءكم الرسول بالحق من ربكم فآمنوا خيرا لكم وإن تكفروا فإن لله ما في السماوات والأرض وكان الله عليما حكيما. وتا خاونایەتی ئاسمانەکان و زەوی بۆ ئەڵڵایە ئەگەر کەسێکیش سامانێکی بەدەستەوەیە ئەوە خاوەنی ڕاستەقینەی ئەو سامانە نییە بەڵکو جێنشینە بەسەریەوە وەک الله سبحانه وتعالى لسورة الحديد آية 7 فرميتي آمنوا بالله ورسوله وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه فالذين آمنوا منكم وأنفقوا لهم أجر كبير. وتا لەو شتەی کە خوا ئێوەی بەسەرەوە کردوتە جێنشینی خۆی ببەخشن
ولسورة النور آية 33 الله سبحانه وتعالى فرمويتي وليستعفف الذين لا يجدون نكاحا حتى يغنيهم الله من فضله والذين يبتغون الكتاب مما ملكت أيمانكم فكاتبوهم إن علمتم فيهم خيرا وآتوهم مما لله الذي آتاكم ولا تكرهوا فتياتكم على البغاء إن أردنا تحصنا لتبتغوا عرض الحياة الدنيا ومن يكرههن فإن الله من بعد إكراههن غفور رحيم واتا وبيان دني لو مالي كخوا بيداون اگر سرنج لو همو آياتان بدين كا دجي زيادة روين دتوانين بتاچي تيبگين كا إسلام تن لا دجي تيناتي و جياوازي گوري لهبوني مالو سامان دا ولسورة هود آية 116 الله سبحانه وتعالى فرميتي فلولا كان من القرون من قبلكم أولو بقية ينهون عن الفساد في الأرض إلا قليلا ممن أنجينا منهم واتبع الذين ظلموا ما أترفوا فيه وكانوا مجرمين وتا أو كساني كاستميان كرد پێڕەوی ڕابواردن و دەستبڵاوی خۆیان کرد و ئەوانە تاوانبار بوون کە بێگومان بۆ هەموو کات و شوێنێکە ولە سوورەتی المؤمنون آية 64 الله سبحانه وتعالى فرمويتي حتى إذا أخذنا مترفيهم بالعذاب إذا هم يجأرون وتا سرمایه‌دارە قۆڵبڕ و چەوسێنەرەکانی کۆمەڵ لەلایەن خواوە سزا دەدرێن و ئەوی ڕاستی بێت هەر ئەو جۆرە کەسانەشن هۆی لە نێوچوونی کۆمەڵ ولسورة الإسراء آية 16 الله سبحانه وتعالى فرمويتي وإذا أردنا أن نهلك قرية أمرنا مترفيها ففسقوا فيها فحق عليها القول فدمرناها تدميرا وأجر ويسمان ولاتك لنيوبرين سرمایه‌دارەکانیان زۆر دەبن لە وڵاتدا دەست بە بێفەرمانی دەکەن و ئەو کاتە قسەی خوا لەبارەیانەوە دێتە دی و بەسەر و بەر و وێرانی دەکەین کەواتە ئەو پارەدالە دڕق و زۆردارانن کە دەبنە هۆی وێرانی تەواوی وڵاتێک و گەلێک کە بێدەنگ بووە و لە بەرامبەر ستەمی ئەواندا دەستی بەخۆدا بەرداونەتەوە و ملی کەچ کردووە بەڵام ئیسلام دژی هەموو جۆرە دەوڵەمەندی و سامانداریەک نییە دژی ئەو سامانە نییە کە بەڕێیەکی ڕاست و مرۆڤانە بەدەست هاتووە لە ڕێی چاکە و مرۆڤایەتیدا لی دەبەخشرێت وەک لە فەرمایشتێکی پیرۆزدا کە پێغمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ دەوڵەمەندی هیچ خراپ نییە ئەگەر خاوەنەکەی لەخوا بترسێت ئەم فەرمایشتەش لە صحیح سلسلە صحیحە ڕقم 174 هاتووە و لە فەرمایشتێکی تردا خۆشەویستمان درود و سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای لەسەر دەفەرموێ سامانی پاک زۆر چاکە بۆ بەندەی چاک أم فرمايشتش لا صحيح بخاري هاتوا ولا سورة المعارج آية 24 بو 25 الله سبحانه وتعالى فرميتي والذين في أموالهم حق معلوم للسائل والمحروم وتا أواني لا مالكيان بشيشي ديار هيا بو هجاران لایەنی کەمی هۆی ژیان دەبێ بۆ هەموو کەس دابین بکرێت وەک لە فەرمایشتێکدا پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم فەرموویەتی خەڵک لە سێ شتدا هاوبەشن ئاو لەوەڕ و ئاگر ئەم فەرمایشتەش ڕەواه ئەحمەد وصححه الألباني ئەو کەسش کە سامانی پێکەوەناوە لە کۆمەڵێکدا کە هەژارێکی تێدا بێت لە موسڵمانان نییە و لە فەرمایشتێکی تردا کە لا صحيح آداب المفرد بجمارە 112 هاتووە دەفەرمێ ئەو کەسەی کە بۆ خۆی بە تێری بنوێ و هاوسێکەی برسێ بێت لە ئێمە نییە
لەبارەی دەستخستنە نێو کاروباری ئابووریەوە لەلایەن دەوڵەتەوە بەنیازی چاکردن و دەست بەسەرداگرتنی سامانی چەوسێنەران بۆ سوودی گشتی زۆر نمونەمان هەن. لەوانە لە سەردەمی جێنشینی عومەری کوڕی خەتابدا خوا لێی ڕازی بێت عومەر دەستی بەسەر سامانی زیادەی هەموو والی و کاربەدەستانی داگرت. لەوانە سعدی کوڕی ئەبی وەقاس و خالیدی کوڕی وەلید و ئەبوو هوڕەیرە و عەمری کوڕی عاس و زۆری دیکە خوا لەیان ڕازی بێت. ئەوەش هەر بۆ ئەوەی نەوەک والی پلە و پایەکەی لە سوودی تایبەتی خۆیدا بەکار بهێنێت. ولە سوورەتی البەقەرە ئاەتی 188 الله سبحانه وتعالى فرموویەتی ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل وتدلوا بها إلى الحكام لتأكلوا فريقا من أموال الناس بالإثم وأنتم تعلمون. واتا مالو سامانی یەکدی لە نێو خۆدا بەناحەق مەخۆن و بەری مەدەنەوە نێو دەستی فەرمان ڕەوایان تا هەندێک لە ماڵی خەڵکی بخۆن بە تاوان و ئێوەش بزانن. هەروە عومەر خوا لێی ڕازی بێت نەیهێشت هیچ کەس لە مسلمانان ببێتە خاوەنی ئەو زەوی و زارەی کە بەهۆی بڵاوکردنەوەی ئیسلامەوە دەکەوتنە بندەستی مسلمانان، بەڵکو خاوەنایەتی گشتی بەسەردا چەسپاندن. هەروەها خاوەنایەتی تایبەتی لەسەر زەوی و زاری وەقفی خێری ئەرض الوەقف الخەیری وەکانەکان و سامانەکانی ژێرزەوی هەڵگرت و هەمووی خستە ژێر دەستەڵاتی دەوڵەت. هەروەها عومەر خوا لێی ڕازی بێت کڕین و خواردنی گۆشتی لە هەر حەوتوێکدا 2 ڕۆژان قەدەغە کرد لە کاتی گۆشتکەمیدا و هەر کەسێک لەو 2 ڕۆژانەدا گۆشتی کڕیبە یان خواردبە بە قامچی لێی دەدا و پێی دەگوت ئەوە نەدەتوانی 2 ڕۆژان زگت بپێچی. هەروە عومەر ئەو شتانەی کە خاوەنەکانیان شاردبوویانێنەوە بە نرخی خۆی فرۆشتنی و هەندێک جار نرخی بۆ شمەک دادەنا، نەوەک هەرکەس بە ئارەزووی خۆی شت بفرۆشێ و زیان بە خەڵکی بگات. و ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێت لە سەرمەرگدا قسە بەناو بانگەکەی کرد لە کاتێکدا کە نمونەیەک لە دەوڵەمەندی و سامانداری نابەجێ لە دەوری خۆی دیت. ئەگەر فەرمانڕەواییم درێژە بکێشێ و بمێنم زیادەی دارایی دەوڵەمەندەکان وەردەگرم و دەیدەم بە نەدارەکان. هەروەها ئیمام ئیبن حەزم لەو باوەڕەدایە کە زەوی تەنها بۆ ئەو کەسەی کە دای دەچنێ و ڕەنیوی دێنێ حەڵاڵە و بۆ خەڵکی دیکە حەرامە. ئەبوو زەڕی غیفاریش لەو باوەڕەدا بوو کە سامانی دەوڵەمەندان حەڵاڵ نابێت ئەگەر هەژارێک لە کۆمەڵدا هەبێت کە خۆی پێ نەژیت. و ئیسلام سامانی تایبەتی و سامانی گشتی لە دەستدرێژی دەپارێزێ و ڕێزیان دەگرێت. وەک لە فەرمایشتێکدا خۆشەویستمان کە مسلیم ڕیوایەتی کردووە دەفەرمێت هەموو شتێکی مسلمان بۆ مسلمان حەرامە، خوێنی و ناموسی و ماڵی. و ئەوەی دەستدرێژی بکاتە سەرسامانی تایبەتی هەروەکو ئەو کەسەی دەستدرێژی بکاتە سەرسامانی گشتی دەستی دەبڕێتەوە. لەبارەی بنەڕەتی نەگۆڕ و لقەکانی قابلی گۆڕان لە مەسەلەکانی ئیسلامدا ڕەنگە بتوانین بڵین کە ئیسلام هەردووک منطقی ئەرستۆ کە دەڵێ بوونەوەر نەگۆڕە و منطقی دیالەکتیکی هێکڵی کە دەڵێ بوونەوەر گۆڕاوە پێکەوە کۆ دەکاتەوە. چونکە ئیسلام لە بنەڕەتەکانی بیر و باوەڕدا باوەڕی با نەگۆڕان و لە لقو درێژاییەکانی ژیاندا باوەڕی با کۆشش ئیجتیهاد و جیاوازی ڕایزانایانی شەریعەت هەیە. چونکە بنەڕەتە گشتیەکانی ئابووری نەگۆڕن، بەڵام درێژە و لقەکانی دەتوانن بە گوێرەی کات و شوێن ببن بەنسیبی ئیجتیهادی زانایانی ئیسلام. لە ڕژێمی ئیسلامدا لە نێوان بەرژەوەندی تاک و کۆمەڵدا هاوسەنجی دێتە دی و لە حکومەتی ئیسلامیدا بەرژەوەندی تاک لە پێناوی کۆمەڵدا و بەرژەوەندی کۆمەڵ لە پێناوی تاکدا. وەک ئۆردوگای کۆمۆنیزم و سەرمایەداری ناخرێتە ژێر پێ و هەڵبەت ئەگەر کۆکردنەوەی بەرژەوەندی هەردووچیان پێکەوە لە توانادا نەبوو ئەوە لە پێشچاوگرتنی بەرژەوەندی کۆمەڵ لە پێشەوە دێت. ئیمامی عومەر خوا لێی ڕازی بێت لە ساڵی برسیەتیدا دەڵێت ئەگەر خەڵک بەشی خۆیان خواردن دەست نەکەوێت لەسەر هەموو خێزانێک پێویستە بە قەت ژمارەی ئەندامەکانی خۆی خەڵک ڕاگرێ و خواردنیان لەگەڵ بەنیوەیی بکەن تا هەر یەکەیان نیوە تێر بن، چونکە بە نیوە تێری نامرن. بەڵام بێگومان ئەو بارودۆخە تەنها لە کاتی نائاسایی و ناچاریدا وەدی دێت و نابێتە بارێکی ئاسایی بۆ ژیانی هەمیشەی خەڵک.
بەڵام لەباری ئاساییدا ڕێبازی ئیسلام بریتیە لە پەیڕەوکردنی بنەڕەتی وەک لە قورئانی پیرۆزدا لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 279 الله سبحانه وتعالى فەرموویەتی لا تظلمون ولا تظلمون واتا نستم بكنو نستم ببينن ولا سورة الأعراف آياتي 85 الله سبحانه وتعالى فرميتي ولا تبخسوا الناس أشياءهم واتا حقي خلق بكمي مدن ولا فرمايش تيكدا كبخاري رواياتي كردوا بيغمبري خوشويست دفرمي لا ضرر ولا ضرار واتا نزيان لخودان نل خلق پێغەمبەریش صلى الله عليه وسلم لا فرمودەیەکدا زۆر بەجوانی ئەو هاوسەنجە وردەی کورد کردوتەوە کە لە نێوان بەرژەوەندی تاک و کۆمەڵدایە کە دەفەرمێ چەند کەسێک سواری کەشتێک بوون و هەر یەکەی شوێنی بۆ خۆی گرت یەکێکیان دەستی کرد بە کۆڵینی جێگەکەی خۆی بە بیور تەورەکەی پێیان گوت ئەوە چی دەکەی گوتی ئەوە جێی خۆمە و بە کەیفی خۆمی لێ دەکەم ئەگەر نەهێڵن کابراش و خەڵکەکەش ڕزگار دەبن ئەگەر وازی لێبێنن ئەویش و ئەوانیش تیا دەچن ئەم فەرموودە ضعیفە و لە ضعیف ئەلبانی هاتووە لەبەر ئەوە ئەو کەسەی ڕژێمی ئیسلام با ڕژێمێکی سەرمایەداری یان کۆمۆنیستی دەزانێ یان وا دەزانێ ئیسلام تێکەڵاوێکی هەردووچیانە تەواو بەهاڵەدا چووە چونکە ئیسلام بۆ خۆی خاوەنی ڕێبازێکی ئابووری تایبەتیە و ئەگەر لە قۆناغێک یان شوێنێک لەگەڵ یەکێکیان یەک بگرێتەوە ئەوە بەڵگەی تێکەڵکێشکردنی هەردووچیان نییە و لە ڕاستیدا ڕێبازی ئیسلام لە بیری لە بەرچاوگرتنی بەرژەوەندی گشتی و جێگیرکردنی هاوسەنجی و پێگەیشتنەوە هەڵدەقۆڵێ نەک لە بناغەی چینایەتیەوە چونکە لە کۆمەڵێکی یەکتاپەرستیدا دژایەتی چینایەتی هیچ چەمک و واتایەکی نییە هەروە ئەگەر لە ئابووری سەرمایەداریدا بنەڕەتی ئازادی تاک لەوە دیهێنانی سووددا بنەڕەتێکی بنچینەیی و دەستکاریکردنی لەلایەن دەوڵەتەوە شتێکی نائاساییە و ئەگەر لە ئابووری سۆشیالیستیدا دەستکاریکردنی لەلایەن دەوڵەتەوە بنەڕەتێکی بنچینەیی و ئازادی تاک شتێکی نائاساییە ئەوە لە ئیسلامدا مەسەلەکە بە تەواوی لە هەردووچیان جیاوازە و بە شێوەیەکی ترە ئازادی تاک لەوە دەستهێنانی سوود و خاوەنایەتی تایبەتی بنەڕەتێکی چەسپاوە هەر لەو کاتەشدا چاودێری دەوڵەتی ئیسلام و خاوەنایەتی گشتی بنەڕەتێکی بنچینەیە بۆ نمونە خاوەنایەتی گشتی لە زەوی بەیار زەوی وەقف و کانەکان و گەنجینەکانی ژێرزەوی و ئەو شتانەی هەموو خەڵک پێویستیانن بنەڕێتێکی گشتیە و دەبێت لە بەردەستی دەوڵەتی ئیسلامی دابن خاوەنایەتی تایبەتیش بنەڕەتێکی نەگۆڕاو و چەسپاوە تاوا لە تاک بکات با پەرۆش و دڵگەرمیەوە کار بکات و بەرەی ڕەنجی خۆی بۆ خۆی بێت بەڵام ئیسلام ئەو بنەڕەتە بەبێ بەند و باری و بێسنووری وێڵ ناکات بۆ ئەوەی گیر و گرفتەکانی کۆمەڵی سەرمایەداری لە وڵاتدا دروست نەبن بەڵکو ئەو بنەڕەتە ڕاددە و سنووری خۆی هەیە و هەرگیز هیچ کەس مافی ئەوەی نییە کە بەشمەک شاردنەوە ئەلئیحتیکار کە لەکەکردنی سامان بەرتیل گرانجانی و دیهێنانی هەڵاوسان و زیان لە خەڵکیدان سامان کۆکاتەوە هەروە هەرگیز بۆی نییە ئەو سامانەی کە لە ڕێگەی حەڵاڵەوە وەدەستی هێناوە لە کاری نابەجێ و فەسادیدا بەکاری بێنێ هەروەک لە دنیای سەرمایەداریدا باوە ڕژێمی ئابووری ئیسلام لە شتێکی تایبەتیدا لە ڕژێمی سەرمایەداری و سۆشیالیستی جیاوازە ئەویش ئەوەیە کە ئیسلام هەروەکو چۆن پێویستیەکانی مادی مرۆڤ دێنێتە دی لایەنی مادی تێردەکات هەروەها لایەنی گیانیشی تێردەکات چونکە هەر جۆرە ئیشێک و هەر جۆرە بەخشین و ماڵبەختکردنێک لەلایەن موسڵمانانەوە جۆرە خواپەرستیەکە لەبەر ئەوە بابای موسڵمان لە هەموو ئیشێکدا خوا لە بەرچاو دەگرێ و ئەوەش هەمیشە لە ئەنجامدانی کاری چاک و مرۆڤانەدا هانی دەدات ئەو شتە بنچینەیە ئەوەندە ڕژێمی ئابووری لە ئیسلامدا بەرەو پێش دەبات فەرمانڕەوە کە لە نێو خەڵک هەڵدەبژێردرێت پێش دیتن و لە بەرچاوگرتنی چاودێری خەڵک خوا بە چاودێری ئیشەکانی خۆی دەزانێ و ئەوە وای لێ دەکات کەستەم لە خەڵک نەکات و خەڵکیش بە شێوەیەکی وا پەروەردە دەکات کە هەست بەوە نەکەن بۆ وەرگرتنی زەکاتە سەرڕای دەوڵەت دەبێت چاودێری فەرمانبەری داراییان بەسەرەوە بێ ئەو تێرکردنە گیانی و معنەویە کۆمەڵ لاپەستی و پوچی ڕزگار دەکات و کۆمەڵی ئیسلامی لەو ڕووداوە سەیرانەی کە هەموو ڕۆژێ لە وڵاتانی سەرمایەداری یان سۆشیالیستی ڕوودەدەن پاک دەکاتەوە
بۆ نمونە لە سوید و وڵاتە ڕۆژ ئاواییەکاندا سەرەڕای هەبوونی هۆیەکانی خۆشگوزەرانی ژیان خۆکوشتن و شێدبوون گەیشتۆتە ئەو پەڕی. هۆی ئەوەش زۆر ئاشکرایە لە کۆمەڵانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوادا تەنیا دەتواندرێ زگ و غەریزەکانی مرۆڤ تێر بکرێن، بەڵام تێرکردنی گیان و دەروون لە گۆڕێنیە و هەر ئەوەشە دەبێتە هۆی ڕووداوە دڵتەزێنەکانی ئەو وڵاتانە لە ڕاستیدا. لە کۆمەڵی ئیسلامیدا چونکە هەر ئیشێکی چاک و مرۆڤانە و بەکەلک لە پێناوی خەڵک و بۆ خوا دەکرێ، مرۆڤ هەست بە ئاسوودەیی دەرونی دەکات و بە پێخۆشبوونی خۆی هەوڵی کردنی کاری چاکتر و بەکەلکتر دەدات. و لە ڕاستیدا دەتوانین بڵین ئیشی چاک بۆ خوا و خەڵک لە یەک کاتدا ئیشێکی مادی و معنەویە. دەبێ ئەوەندەش بڵین کە ماڵ و سامان لە ڕوانگەی ئیسلامەوە دوا ئامانج نییە، بەڵکو هۆیەکە و دەبێ بۆ ئیشی چاک و بەکەڵک سوودی لێوەر بگریت. بەڵام ماڵ و سامان لە ڕوانگەی سەرمایەداری و کۆمۆنیزمەوە بۆ خۆی ئامانجی دوایە و وەک هۆیەک بۆ دەسەڵات بەدەستوەرگرتن و سەرکەوتن بەکار دەهێنرێت کە لە ئەنجامدا بێجگە لە تاوان و فەساد شتێکی دیکە بۆ میلەتان وەدی ناهێنێت. هەروەک تاقیکردنەوەکانی ڕۆژانەی جیهانی ئەمڕۆ ئەم قسەی ئێمە دەسەلمێنن. الله سبحانه وتعالى لسورة القصص آية 77 فرميتي وابتغ فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا وأحسن كما أحسن الله إليك ولا تبغ الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين. واتا لويك خوا وبيشي كردوي دنياي دوايت بوه و ئەو بەرنامەیە هەموو جۆرە ئیشێک لەبارەی ئاوەدانکردنەوە و پێشکەوتن و گەشەپێدان کە لەبەر خوا ئەنجام دەدرێن وەک نوێژ و ڕۆژوو بەخواپەرستی دەزانێت. لە مەکتەبی ئێمەدا دەوڵەمەندێک کە سامانی خۆی لە ڕێی سوودی خەڵکدا بەکار ناهێنێ و نایبەخشێ وەک کافرێک تەمەشای دەکرێت. الله سبحانه وتعالى لسورة الماعون لا آيتي يك بو آيتي سي فرميتي أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين. واتا مگر ئەو کەسەی باوەڕی بە ڕۆژی دوایی نییە نەدیوە ئەوە ئەو کەسەیە کە هەتی و بەتوندی دەردەکات و خەڵک هان نادات بۆ خواردندان بە هەژاران. واتا ئەو کەسەی کە بەتەنگ هەژار و نەدارانی کۆمەڵەوە نەبێت و بەدەنجانەوە نەچێت وەک ئەو کەسەیە کە باوەڕی بە خوا و ڕۆژی دوایی نییە. بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە بتوانین نەخشە و گەڵاڵەی ئابووری خۆمان بەو گیان و هەستە ئیسلامیە وەک پەرستنێک وەدی بێنین هێندەی پێناچێت کە لە جیهاندا معجیزە دروست دەکەین. ئێمە لە ڕووی ئابووریەوە خاوەنی سامانێکی ئەوەندە زۆرین کە ڕۆژ ئاوای سەرمایەدار نیەتی. لە کوێی جیهاندا نەوت و ئاسن و خەلوزی بەرد و مس و زێڕ و یۆرانیۆم شامبەشانی بەرهەمی کشتوکاڵ و سامانی ئاژەڵ و ماسی و هێزی مرۆڤی پێویست بۆ خستنەکاریان یەکجێ و پێکەوە هەن. ئەتۆ بێنە توانە نەوتیەکانی سعودیا و کوێت و وڵاتە نەوتدارەکانی دیکەی ئیسلام لەگەڵ توانە کشتوکاڵی و مرۆڤیەکانی میسر و سۆدان و سەروی ئەفریقیا و پاکستان و ئەفغانستان و هەتا دوایی پێک بگرە. بزانە چۆن ئەگەر ئەو وڵاتانە دەوڵەتی ئیسلامی حکومیان بکا و پەیوەندی ئیسلامیان لە نێواندا بێت دەتواندرێ کاری کەس نەدیتە و کەس نەبیسە بکرێ. هەر پارێزگایەکی سۆدان بەتەنێ ئەوەندەی هەموو وڵاتی فەڕەنسایە و زۆر میوەی خوڵاتی لەوێ وەک مۆس ئەوەندە زۆرە کە بەردارەکەیەوە دەڕزێ و بۆگەن دەبێ و بەخۆڕایی دەچێ. لە جیهانێکدا کە بازاڕی هاوبەشی ئەوروپا و بازاڕی هاوبەشی سۆشیالیستی دروست دەکرێ لە جیهانی ئیسلامدا بەو هەموو توانە ماڵی و جوگرافی و مرۆیەوە بۆ خەم لە دروستکردنی بازاڕێکی هاوبەشی ئیسلامی نەخۆین و بۆچی بێگانەکان هەروە سامانی ئێمە بەتاڵان برن. جاک ئۆستەری مامۆستای ئابووری لە فەڕەنسا دەڵێ ڕێی بوژانەوە و پێشکەوتن هەر سەرمایەداری یان سۆشیالیزم نییە. با بڕوای من ئابووریەکی ڕێکوپێکی ئیسلامی بەر لە چاوگرتنی توانای مسلمانان دەتوانێت ژیانێکی تەواو کە هەموو مەرجەکانی ژیانی مرۆڤانەی تێدا بێت وەدی بێنێت. کەواتە ئەگەر ئێمە بەرنامەیەکی تەواو ئیسلامی بەسوود وەرگرتن لە بنەڕەتە دەوڵەمەند و بە نرخەکانی ئابووری ئیسلامی بچەسپێنین لە هەموو جۆرە تێکشکانێک دوور دەبین.
ئابووری ئیسلام هەروەکو ئاماژەمان بۆ کرد هەر چاکەیەک کە لە سەرمایەداری یان سۆشیالیستیدا هەبێت دەمانخاتە بەردەست و سەرەڕای ئەوانە لە ڕووی گیانی و مادیەوە وامان تێر دەکات کە هەمیشە بە ئاسوودەی ڕاستەقینە بژین و لە هەمان کاتدا لە هەموو خراپە و هەڵەیەکی کە لەو دووڕژێمەدا هەیە لامان دەدات و وامان لێ دەکات بە پەیڕەوی لە بنەڕەتە ئیسلامیەکانی خۆمان خۆ لەبەر شاڵاوی بیر و باوەڕی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات ڕاگرین و لە نەریتە بناغەیی و مرۆڤانەکانی خۆمان دوور نەکەوینەوە و خۆمان بپارێزین. ئەو هەڵانەی کە چەند کەسێکی وەک ماکسیم ڕۆدنسۆن یان گارۆدی بۆ وەدیهێنانی هاوکاری لە نێوان ئیسلام و مارکسیزمدا دەیاندەن. ڕوونکردنەوە فەیلسوفی بەناوبانجی فەڕەنسا ڕۆجیا گارۆدی چەند ساڵێکە موسڵمان بووە و ناوی لە خۆی ناوە ڕەجا گارۆدی و ئەم مێژوە بۆ ساڵانی هەشتاکان دەگەڕێتەوە. حەجی کردووە و ئێستا خەریکی بڵاوکردنەوە و ناساندنی ئیسلامە لە ئەوروپادا. ئەم کتێبە هی کاتێکە کە هێشتا ڕۆجیا گارۆدی موسڵمان نەبووە. وەرجێڕی کوردی. ئێستاش گەڕاینەوە بۆ باسەکەی خۆمان. گوتمان ئەو هەوڵانەی کە چەند کەسێکی وەک ماکسیم ڕۆدنسۆن یان گارۆدی بۆ وەدیهێنانی هاوکاری لە نێوان ئیسلام و مارکسیزمدا دەیاندەن جۆرە تێکهەڵکێشانێکی جێلانەیە کە مەبەستە شاراوەکانی ئەو تێکهەڵکێشانەمان لا نادیار نین. بچووکترین شت کە دەتوانین بڵێین ئەوەیە کە ئەو کارە هەوڵێکی نوێیە بۆ برەوپێدانی مارکسیزم لە وڵاتانی ئیسلامدا کە تا ئێستا سەرکەوتنی تێدا بەدەست نەهێناون. هەمومان دەزانین کە مارکسیزم لە وڵاتانی ئیسلامدا با ڕاگەیاندنی شەڕ لەگەڵ ئاین هاتە مەیدانێ، بەڵام کاتێک هەستی بە تێکشکانی خۆی کرد داوای شەڕاوەستانی کرد و لە شوێنکەوتوانی خۆی ویست کە پەلاماری ئیسلام نەدەن و پشت بەلایەنە پێشکەوتوەکانی ببەستن. بەڵکو ئەوە خوایە بتوانێت جۆرە هاوکاریەک لە نێوان خەڵکی موسڵمان و مارکسیستەکاندا بهێنێتە دی. بەڵام موسڵمانی هۆشیاری پابند بە ئیسلامەوە چاک دەزانن کە هەر جۆرە بەرنامەیەکی ئیسلام و مارکسیزم فێڵێکی ماکیا فیلیستیە بۆ چوونە نێو قوڵایی وڵاتانی ئیسلام. ئەو مارکسیستانەی کە بەدەستێک کتێبی مارکس و بەدەستەکەی دیکە قورئانیان پێیە و بۆ هەڵخەڵەتاندنی لاوانی ئێمە باسی ئامانجی هاوبەش و پێویستی دامەزراندنی بەرەیەکی یەکگرتوو دەکەن یان خۆیان تەفرە دەدەن یان وا دەزانن ئێمە بەڕاستی لە مارکسیزم و ئیسلام نەگەیشتون، یان تووشی جۆرە نەخۆشیەکی فکری بوونە کە دەبێ بۆ چارەسەری خۆیان و دەربازبوون لەو دژایەتیە لە بیر و باوەڕیاندا بچنە لای پزیشکێکی تایبەتمەندی نەخۆشیەکانی دەرونی. ئێمە بە هیچ بڕوو بیانوێک ئەو تێکهەڵکێشانەمان ناوێ و هەرگیز ئەو زەبرانەمان لەبیر ناچن کە مارکسیستەکان لە هەموو وڵاتانی ئیسلامیدا لە ڕاپەڕینەکانی ئیسلامیان داوە و لەو ڕێدا هەتا لە هاوکاریکردن لەگەڵ ڕژێمە کۆنەپەرستەکانی دژی ئیسلامیش نەپڕی کاونەتەوە و ئێمە هەرگیز لەو کەسانە خۆش نابین کە لە سەختترین بارودۆخی خەباتی گەلانی ئێمەدا لە پشتەوەڕا خەنجەریان لێداوین کە هێمان ئەو برینانەمان خوێنیان لێ دەچۆڕێ. جا نەخوازە لە هاوکاری و دامەزراندنی بەرەیەکی یەکگرتوو کە بێگومان تەنها دەتوانێت پردێک بێت بۆ ئەوەی جەنابیان بەسەریدا بپەڕنەوە بۆ گەیشتن بە دوا سەرکەوتنی خۆیان. باشە ئێمە چ کەم و کورتێکمان هەیە تا بین لەگەڵ ئەو کەسانەی تا دوێنێ هاوکاریان لەگەڵ کۆنە پەرسترین وڵاتی دژی ئیسلام دەکرد و دوژمنی دێرینەی ئێمەن یەک بگرین بۆ لەگەڵ سروشتی مرۆڤانە فیتڕەی خۆمان بربەرەکانێ بکەین و بۆچی سروشت و نەریتە ڕەوشتیەکانی مەکتەبی ئاسان و سادە و مرۆڤ دۆستی خۆمان واز لێبێنین و سەرکەوتن و دەستکەوتەکانی خۆمان بە ناوی ڕاستی خۆیەوە ناو لێنەنین. بۆ ناوی لێنەنین دادپەروەری ئیسلام و ناوی سۆشیالیزم یان ناوێکی دیکە لە خەڵکی قەرزکەین. ئەو شتەی کە بنەڕەتەکانی لە دەقی کتێبەکانی خۆماندا هەن و بەرهەمی سروشتی مەکتەبی خۆمانن بۆ بە ناوی دروست و ڕاستەقینەی خۆیەوە ناوی نەنین. ئەگەر ئێمە باوەش بۆ ئیسلامی ڕاستەقینە بکەینەوە دەتوانین سربەخۆیی و کەسایەتی خۆمان بپارێزین و بۆ ئاستەنگ و گرێچوێرەکان چارەی وا بدۆزینەوە کە لە هەموو شتێک زیاتر لە گیان و سۆز و کەسایەتی خۆمان نزیکە و بە دەردی مەسەلە کوردیەکە دەڵێ
دۆم بێ و کڵاش بۆ خۆی بچەنێت بکات ئەوەش ڕێی خۆشکردنە بۆ چەسپاندنی ڕژێمێک کە داواکاری دادپەروەری کۆمەڵایەتیە بۆ کرێکار و جوتیار بۆ ڕووناکبیر و فەرمانبەر و هەر کەسێک کە لە کۆمەڵی ئیسلامی دابژیت ئەوەش لە ڕاستیدا سەر لە نوێن ناسینەوەی خۆمانە لەدایکبوونی کەسایەتی ئیسلامی خۆمانە و وەدەسێنانی وزەیەکە کە زۆر لا وزەی ئەتۆم بتەوترە بەڵێ ڕاپەڕینێکە کە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا لێی دەترسن و ناوی ڕاپەڕینی ئیسلامە بەڵام ئەو ئیسلامە نەک تەنها ڕێمان لێ ناگرێت سوود لە تاقیکردنەوەکان و زانستی خەڵکی وەرگرین بەڵکو هانیشمان دەدات کە بەدوای دابڕۆین ئەگەر لە چینیش بێ ئیسلامی ئێمە ئاسان و سادەیە و بۆ هەموو کات و شوێنێک دەست دەدات مرۆڤ دۆستە و پەیامی برایەتی و بەختیاری بۆ هەموو گەلانی جیهان پێیە هەموو نەژادەکانی مرۆڤ با ڕەش و سپی و سوور و زەردەوە با بنەماڵەیەک دادەنێت ئیسلامی ئێمە سەلمانی فارسی و سوهەیبی ڕۆمی و بیلالی حەبەشی و ئەبوو بەسیری کوردی و کردە برای یەکتر وای لێکردن هەموویان پێکەوە لە یەک ڕیزدا لە ڕێی حەقدا بەشەڕ بێن ئەدی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو سەلمان لە خێزانی منە لە کاتێکدا کە سەلمان فارس بوو خەڵکی ئێران بوو باشە جیهان بۆ دەبێت لە ئیسلام بترسێ ئایا ئەم جیهانە نایەوێ مرۆڤ لە کۆت و پەیوەند ڕزگار بێت تاقیکردنەوە دەتوانێت بە چاچی ڕەسانایەتی مەکتەبی ئێمە بۆ هەموو خەڵکی جیهان بسەلمێنێ بەڵام شتێکی سروشتیە ئەو کەسانەی کە سوودەکانی مادی خۆیان لە مەترسیدا دەبینن تا بتوانن لە دەگارخرانی بنەڕەتەکانی ئەو مەکتەبە مرۆڤ سازا جلەوگیری دەکەن لەبەر ئەوە لەسەر ئێمە پێویستە کە هەموو بەرگری و لەمپەرێک لەسەر ڕێی خۆمان لابین و تا دوا سەرکەوتن با ڕابوونی ئیسلامی خۆمان درێژە بدەین والحمد لله رب العالمين 25 سی 1983 لە کۆتاییدا ئێمەش داوای دوعای خێرتان بۆ دەکەین خوای پەروەردگار دکتۆر مستەفا مەحموود بپارێزێت بۆ خزمەتکردنی ئیسلام و مسلمانان و مستەفا سەید مینا کە ئەم کتێبەی وەرجێڕاوە و ئەزیەت و ماندووبوونی کێشاوە خوای پەروەردگار پاداشتی بەخێری ئەویش بداتەوە لە جیهانی ئەمڕۆماندا و لە کوردستانیش ئەم بیرانە تاوناتاوێک سەردەردێنن بەڵام لیبرالی و دیموکراسی و مارکسی و علمانی هەمویان ئەبێ ببینین وەک چۆن مارکسی لینینی یان مارکس هەر هەمویان چوونە زبڵدانی مێژووەوە ئەوانش زیاتر و زۆرتر کە لە واقع و ژیانی خۆیان ڕۆچون لە زەمین لە واقعی ئێمەی مسلمان زیاتر ڕۆدەچن لەبەر ئەوەی لەگەڵ واقعی ئێمە نەگونجاو و نەسازاون لە دوعای خێری خۆتان خۆم و دایک و باوکی خۆشەویست و خێزانی خۆشەویست و براو برادەرەکانم لە یاد مەکەن لەگەڵ هەموو مسلمانێکی سەرڕاست ئەوانەی بە نووسینێک ئەوانەی بە چەک ئەوانەی بە هەر شتێک دیفاع لە پەیامی ئیسلام دەکەن لە ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و ئەو برا خۆشەویستانەی ئەم کتێبانە مۆنتاژ دەکەن ئەرک و ماندووبوونێکی زۆریان لەسەر شانە خوای پەروەردگار پاداشتی چاکەکانیان بە باشترین پاداشت بداتەوە مەگەر هەرخۆی بزانێ پاداشتی سەبر و چاکەکاران چییە والسلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات بسم الله الرحمن الرحيم کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەرنامەی کاری تۆمارکردنی کتێب لە کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا بە پشتیوانی پەروەردگار کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا دەست دەکات بە تۆمارکردنی کتێبەکانی لەم بوارانەدا بواری فکری کە تێیدا ململانەی فکری و چەمکەکانی فکر و هەڵسەنگاندنی فکری و بنچینە و بنەماکانی فکر و بەرهەم و بەرووبوومەکانی فکری ڕاستەقینە دەوروژێنێت بواری پزیشکی کە لە پزیشک و پزیشکایەتی لە ئیسلام و
پرسیار و وەرامی پزیشکی و چارەسەری لاشە و خۆپاراستن و فریاگوزاری سەرەتایی و لە چەندان بابەتی تر پێک هاتوون. بواری مێژووی ئەمەش کۆمەڵێک بابەتی گرنگی وەک مێژووی ئیسلامی و ئەوڕۆپی و مێژووی سەراتاکان و کۆنەکان و مێژووی گۆڕانکاریەکان و ڕووداوە گرنگەکان و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و گومانی مێژووی و شارستانی وڵاتان و چەندان بەرهەمی تر. بواری ژیاننامە ژیاننامەی کەڵا پیاوانی مێژوو ئەوانەی کە ڕێڕەوی مێژویان گۆڕی و ئەوانە وەرچەرخانی گرنگ لە ژیانیان ڕووی داوە و ئەوانشی کە بوونەتە هۆی زیندووکردنەوە و نوێکردنەوەی ئوممە و چەندان پاڵەوانی تری کۆن و نوێ. بواری زانستی کە ئەویش پێک دێ لە کۆمەڵێک بوار و تێژینەوەی ڕاست و دروست و باوەڕ پێکراو لە سەرجەم بوارە زانستیەکان وەک کیمیایی و فیزیایی و زیندەوەرزانی و چەندان بابەتی تر. بواری شارستانی کە باس لە شارستانی کۆن و نوێ دەکات و بەرهەم و بەرووبووم و داهێنانەکانی شارستانیەتی ئیسلامی و گرنگی و گواستنەوەیان دەکەین لە گشت بوارەکاندا. بواری دەرونی کە بەدواداچوون بۆ نەخۆشیە دەرونیەکان و پێناساندنی بەشەکانی دەروونزانی و هاوتا لەگەڵ قورئان و فەرموودە و بەیەکەوە گرێدانیان و دیاریکردنی چارەسەریشیان. بواری ڕۆمان و بەسەرهات و چیرۆ کە ئەمەش هەڵیان دەبژێرین کە لە ڕاستترین و باشترین ڕوودا و سەرچاوەیان گرتبێ دوور لە هەموو خەیاڵ و ئەفسانە و بابەتان ناڕاستیەکان. بواری زانیاری سەردەم لێکۆڵینەوە لە بابەتە سەردەمیەکان و باسی پێشکەوتن و تەکنەلۆژیا و ئامێرەکان و گۆڕانکاریە زانستیەکان و کۆمەڵێک بابەتی دانسقەی تر. بواری پەروەردەیی کە ئەمەش سەرجەم ئادابە کۆمەڵاتیەکان و پەروەردەکردنی کۆمەڵگە و پەروەردەکردنی منداڵان و پەروەردەکردنی گەنجان و پەروەردەکردنی ئافرەتان و ئامۆژگاری و بیرخستنەوە و ڕێنیشاندان و دەستگیری و ڕاستکردنەوە لە هەڵە و هاندان لەسەر چاکە و جوان مامەڵەکردن لەگەڵ دایک و باوک و دراوسێ و دەوروبەر و هەموو خەڵکی و چەندان بابەتی تر. بواری ئیمانی و بیر و باوەڕی وەکو بابەتەکانی یەکخواپەرستی و ئیعجازی زانستی و وەرامی گومانەکان و باسێکی کورتی هەموو ئاینە ئاسمانیەکان و پێناسەی سەرجەم تاقمەکان و بابەتەکانی شادکردنی ڕۆح و لە خزمەت قورئان و فەرموودە و نیشاندانی ڕێڕاست و دۆزینەوەی کۆمەڵێک حیکمەت. بواری هەمەجۆر کە ئەمەش لە کۆمەڵێک بابەتی دیبەیت و گفتوگۆ و فەلسەفە و کۆمەڵناسی و جوگرافی و ئافرەتان و ئابووری و پلە و پایەیان و ڕاستی زانستی و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و بابەتی جیهانی ئاژەڵ و ڕووەک و ناودەریا و زەریاکان و چەندان بابەت و بواری تر لە خۆ دەگرێ. بواری ئافرەتان ئەم بوارەش تایبەتە بە ئافرەتان کاروباریان و ئەرکەکانیان لە ئیسلامدا و ئەرک و مافەکانیان لە کۆمەڵگەدا جێپەنجیان لە مێژوودا و گرنگی و ڕۆڵیان لە هەڵگرتنی پەیامی ئیسلامدا و پاراستنی مافەکانیان و دیاریکردنی ئەرکەکانیان و لادانی گومانەکان لە سەریاندا و گەڕانەوەی ڕێز و شکۆ بۆیان. تێبینی ئەم بابەت و بوارانە سەرجەمیان لە سەرچاوە ڕاستیەکان و بەو پەڕی بەرپرسیارەتیەوە لە چوارچێوێکی ڕاستی و لە باگراوەندێکی ئیسلامیدا هەڵدەبژێرین ئینشاء الله. لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەردەوام دەبن لەگەڵ تازەگەری و نوێگەری و پێشکەوتن و شارەزابوون لە سەرجەم بوارەکانی خوێندنەوە و گەیشتن بەڕاستی و بەردەوامبوون لەسەر ڕێگەی ڕاست و دنیاش بە فراوانی خۆی دەبینی و پێش و پاشی خۆت دەزانی و تای تەرازووی چاکەکانیشت قورس دەکەی و تەرازوێکی ژیریت بۆ دروست دەبێ. کتێبخانەی دەنجی و ڕۆشنایی یەکەمین کتێبخانەی دەنجی ئیسلامی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئیسلامی بە زمانی شیرینی کوردی.